ئەڵقەی 16. گەیشتنە تراپێزوس. یۆنانیەکان بە 3 ڕۆژ ڕێپێوان 30 میلیۆن لە وڵاتی ماکرۆنیس بڕی. لە ڕۆژ یەکەمدا گەیشتنە ئەو ڕووباری کە سنووری نێوان سکیتینی و ماکرۆنیس پێکدێنێ. لە لای ڕاستدا سەنگەرکاریەکی سەیری لێبوو، بەلای چەپێشدا ڕووبارێکی دیکەی لێبوو کە بووە لێی بپەڕنەوە. لێواری ڕووبارەکە پڕ بوو لە دار و درەختی کورد، بەڵام زۆر چاڕ. یۆنانی پەلەیان بوو، دارەکانیان دەبڕی دەیانویست خێرا لەوێ دەرباز بن. ماکرۆنیەکان بە ڕم و قەڵغان و پەستەکەوە لە بەرامبەر سەنگەرەکانیان ڕاوەستا بوون. هاواریان نەکرد و یەکتریان بان کرد و بەردیانە هەویشت. بەردەکان دەکەوتنە نێو ڕووبارەکە. لەو میانەدا سەربازێک کاتە لای زەینەفون و وتی ئەو زمانی ئەوان دەزانێ، چونکە لە ئەسڵدا خەڵکی ئێرێ و لە کاتی خۆیدا لە ئەسینە ئەسیل بووە. جاگەر ڕازیە توانێ قسەیان لەگەڵدا بکە. زەینەفون وتی باشە قسەیان لەگەڵدا بکە و پێش هەموو شتێک بزانەکەن. پرسیاری کرد، وتیان ماکرۆنین. زەینەفون وتی ئێستا بپرسە بۆچی ڕاوەستاون و دژایەتیمانەکەن. وەڵامەکەیانەوە بوو چونکە ئێوە هێرش دەکەنە سەر وڵاتی ئێمە. اینجا جەنەڕاڵەکان وتیان بڵێن ئێمە بە نیازی خراپەوە ناهاتوین، ئێمە لە جەنگدا بووین دژی شا، بۆ یۆنان دەگەڕینەوە و دەمانەوێ بگەینە دەریا. ماکرۆنیەکان پرسیان ئایا بەڵێن دەدەن کە قسەکەیان ڕاستە؟ وەڵامیاندایەوە کە دەیانەوێ هەردووک سوێند و بەڵێن بدەن بە یەک. هەر یەک کە ڕمێکیان کردە دیاری بۆ لای ئەوی دیکە. پاش سوێند و بەڵێنی دووسەرا ماکرۆنیەکان دەستیان پێ کرد و یارمەتیان بدەن کە دارەکان ببڕنەوە و بپەڕنەوە. بە ئازادی لەگەڵ یۆنانیەکان تێکەڵ بوون و ڕێگەیاندان خۆراک بکڕن و بە درێژەی 3 ڕۆژ لەگەڵیاندا بەڕێدا ڕۆیشتن تا سنووری کۆخلیەکان. لێرەدا چیای بەرزە بوون، بەڵام لێژاییەکان تیژ نەبوون. کۆخلیەکان لەسەر چیا ڕاوەستا بوون. لە سەرەتادا یۆنانیەکان بەنیازی هێرشکردن لە بەرامبەریاندا بەپانەی ڕیز بوون. جەنەڕاڵەکان بۆ پلانکێشان کۆبوونەوە. زەینەفون ئەمەی دەربڕی کە باشتر ئەوەیە شێوازی ئێستا بگۆڕن و بە هێڵی ستونی بۆیان بچن. وتی ئەگەر بەپانی پێشەوی بکەین ئەوسا ڕەنگە هەندێکمان زوو گەینێ و هەندێکیشمان بەهۆی کەند و لەندەوە درەنگ بگەین. ئیتر ریزەکانیان لێ تێک بدەنەوە و ورەیان دابەزێ. ڕەنگە وسا کەش دەوری باڵەکانمان بگرن. بەڵام ئەگەر بە چەند هێڵێکی قوڵ و ئەستونێ ڕیز بین، ئەوسا مەترسی لێک نزیک بوونەوە و بەرباران و پەلاماری هەزاران پیاومان نامێنێ. پێشنیارم ئەوەیە کە بە شێوازی هێڵی ئەستونێ ڕیز بین، بەمەرجێک کە تاقمەکانی سەرباڵەکان لە ئەملاو ئەولای دوژمن بڕۆن. بەوا توانین باڵەکانی دوژمن بگرین و لە کاتی پێشڕەویدا پیاوە هەر ئازاکانمان نەتوانن خۆیان بگەین بۆ ریزەکانی دوژمن. هەر ئەفسەرێک بە ئازادی نزیکترین ڕێگاڵە بژێرێ بەرەو دوژمن. سەبارەت بە بۆشاییەکانی نێوان تاقمەکان، دوژمن ناتوانێت بە نێویاندا بڕوە، کەوا لە چەپ و ڕاستەوە تاقمی دیکە ڕاوەستاون و شتێکی ئاسان نییە کەسێک بە نێوان دوو هێڵی سەربازیدا هێرش بەرێ. ئەگەر تاقمێکیش تووشی تەگەرە هاتن، ئەو تاقمەی کە لێیان نزیکە با بەهانەیانەوە بچن. جا ئەگەر هەر تاقمێک لە تاقمەکان گەیشتنە سەر لووتکەکە، ئەوسا مسۆگەرە کە دوژمن هەڵدێ. پلانەکە پەسەند کرا و لەشکرەکەیان بە چەند هێڵێکی ئەستونی ڕیز کرد. زەینەفون بە سواری وڵاغ بەسەر هەمویان داگەڕا و ئەیوت برادەران، ئەو خەڵکەی دەیان بینن دواترین تەگەرەن لە نێوان ئێمە و ئەو جێگەی کە خەباتی بۆ کەین کە بیگەینێ. جاگەر بتوانین دەبێت بە زیندوی بیان خۆین. کە ڕیز بوون 80 تاقم چەکداری قورس کە لە 100 کەس پێکهێنرا بوو. لەگەڵ چەکدارە سووک و تیرەندازەکانیان خستە سێتی. یەکێک لە پاش باڵی ڕاست، یەکێکیش لە پاڵ باڵی چاپ، یەکێکیش لە پاش ناوەڕاستی لەشکرەکە وەستا بوو. هەرتی پێک لە 600 کەس پێکهێنرا بوو. فەرمان بۆ سەربازەکان ڕەوانە کرا کە سوێند بخۆن و سرودی پایەن بخوێنن. کە ئەوە کرا، لەشکرەکە پێشڕەوی کرد. خریستیۆفۆس و زەینەفون لەگەڵ هەندێک لە چەکدارە سووکەکان لە هێڵی دەرەوەی ریزەکانی دوژمن لەسەر باڵی چاپ پێشڕەویان دەکرد. کە دوژمن ئەمانەیان بینی یەکسان ڕایان کرد کە توانای بەرەنگاربوونەوەیان نییە.
اینجا هەندێکیان لە ڕاستەوە هەندێکیان لە چەپەوە لێک بوونەوە و بۆشایەکی گەورە کەوتە ناوەڕاستی ڕیزەکان. چەکدارە سووکەکانی تیپی ئەرکادی کە لە ژێر فەرماندەیی ئاکەرنین بوون وایانزانی دوژمن هەڵاتون، هاواری شەڕیان بەرز کردەوە و غاریاندا. ئەوان یەکەم تاقم بوون بگەنە سەرچیەکە. پاژەوان تیپێک لە چەکدارە قورسەکانی ئەرکادی کە لە ژێر فەرماندەیی کلینیۆر بوون گەیشتن، هەرکە پەلاماریاندان دوژمن خۆی ڕانەگرت و بە شەڕژاوی هەڵات. یۆنانیەکان لە چیاکە ئەوا بوون و گەیشتنە لادەیەکی تێر و ئاوادان. کۆمەڵە گوندێکی یاسایی تێدا بوو، بەڵام ژمارەیە کشانەی هەنگوینی هەبوو. تێگڕای ئەو سەربازانەی کە هەنگوینیان خوارد تووشی ژانەسەر و ڕشانەوە و سکچوون بوون. ئەوانەی کەمیان خوارد گێژ و سەرخۆش بوون، ئەوانەی زۆریان خوارد وەکو شێتیان لێهات هەندێکیان مردن. ئیتر کۆمەڵێکیان لەسەر زەوی کەوتو بوون وەکو بڵێ لە شەڕێک بەزیوە. شێوەیەکی گەورەیان دیت، بەڵام ڕۆژی دواتر وەکو هیچ ڕووی نەدابێ هەمویان چاک بوونەوە. لێرەوە بە 2 ڕۆژ 21 میلیۆن بڕی بۆ ترەپزوس کە شارێکی ئاوەدانی یۆنانی بوو لە یوکسین. لێرە لە گوندێکی کۆخلیەکاندا 30 ڕۆژمانەوە و گوندەکەیان کردە بنکەیەکی خۆیان و وڵاتی کۆخلیەکانیان وێران کرد. خەڵکی ترەپزوس خۆراکیان بە یۆنانیەکانە فرۆشت و دیاریان پێشکەشە کردن لە گاو و جۆ شەراب، هەروەها ناوبژیانە کرد لە نێوان یۆنانی و کۆخلیەکاندا. ئیتر ئەمانش هەندێک گەیان بە دیاری نار. ئەم جارە یۆنانیەکان خۆیان ساز کرد و ئەو قوربانیە بەجێ بگەێنن کە لە خۆیان گرتبوو. گاڕانێکی زۆریان بۆ هاتبوو کە کرا بۆ زیۆسی ڕزگارکەری بکەنە قوربانی و هەروەها بۆ هێرکۆڵ بۆ ڕێنماییانەی کە کردبوونی، هەروەها بۆ خوداوەندەکانی دیکە. هەروەها پێشبڕکێ و وەرزشیان گێڕا لەو چیایی کە ئۆردوگاکەیان لێکردەبوو. سەرپەرشتیاری پێشبڕکێکە هەڵبژێردرا کە دارکۆنیۆس سپارتی بوو کە لە مناڵیەوە شار بەدەر کرا بوو بەهۆیەوەی یەکێکی بەخەنجەر کوشتە بوو. کە قوربانیەکە بەجێ هێنرا کەوڵەکانیاندایە دارکۆنیۆس تاوەکو پێشیان بکەوێ بۆ شوێنی پێشبڕکێکە، کەچی ئەو هەمان شوێنی خۆی دەستنیشان کرد و وتی سەر ئەم گرتە باشترین شوێنە کە توانرێت لێرەوە بە ئارەزووی خۆمان بەهەر لایەکدا غار بدەین. پرسیار کرا بەڵام چۆن زۆرانبازی لەسەر ئەو بەردە ڕقاناکرێ؟ وەڵامەکەی ئەوە بوو ڕقاییەکە بۆ کەسانە بێ کە بە زەویدا ئەدرێ. کۆمەڵێک کوڕکە زۆربەیان لە ئەسیرەکان بوون پێشبڕکەی غاردانی کورتیان ئەنجامدا، هەروەها شەسکریتی غاردانی درێژیان بە ئەنجام گەیاند و هەروەها چالەکی زۆرانبازی و شەڕەمست و زۆرانبازی بە کۆمەڵ ئەنجام درا. زەماوەندەکە بەخۆشی بەڕێوە چوو، بەشداربووان زۆر بوون و لە بەرچاوی فەرماندەکانیاندا کە سەیریانەکردن پێشبڕکەیەکی تونتریانە کرد. پێشبڕکەی غاردانی وڵاخیشی تێدا بوو. سوارەکان تا دەریا چوون و هاتنەوە. لە کاتی چووندا ڕێگەکە زۆر نچێو بوو. سوارەکان یەک بە خۆ دەهەژان. لە گەڕانەوەشدا هەورازێکی زۆر سەخت بوو. ئەسپەکان بەحاڵە ڕۆیشتن. ئیتر لە کاتی ئەمیاریەدا هەندان و هاوار و پێکەنینێکی گەورە هەبوو کە لە چیاکە دەنگێدایەوە. بابەتی پێنجەم بەرە و پافلاگۆنیا. خریستیۆفۆس دەچێت کەشتی پەیدا بکات. پاشەمە کۆنگرەیەکیان بەس بۆ بازکردنیان بە شەڕێگەی کە ماوە. سەرەتا لیۆنی تووری هەستا و قسەی کردووتی سەربازان، بەش بە حاڵی خۆم لەم هەموو هەڵگر و داگرە و بڕە و ڕاکە و چەکەڵگرە و بەڕیز بڕۆ و ئێشک بگرە و شەڕ بکە ماندوو بووم. ئەمەوێ بحەسێمەوە. ئیتر کەوا گەیشتونێتە دەریا حەزەکەم پاژماوەی ڕێگەکە بە کەشتی ببڕم وەکو ئۆدیسیۆ لەسەر پشتی کەشتیەک هەڵ بدەمەوە تاوەکو یۆنان. کامەیان وی سەربازەکان بە یەک دەنگ قسەکەیان پەسەند کرد و هاواریان کرد. ئینجا خریستیۆفۆس هەستایەوە و قسەی کرد و وتی سەربازینە، ئەنا کاسپیۆس برادەری خۆمە. ئەگەر حەز دەکەن بە دوایدا بچم لە خۆمڕا بینم کەشتی پەیدا بکەم. ئێوە کاتانەوێ بەڕێی دەریادا بڕۆن
لێرە چاوەڕوان بن تا گەڕێمەوە. سەربازەکان پێیان خۆش بوو، دەنگیان بۆ دا. ئەنجا زەینەفۆن هەستا و قسەی کرد، وتی خریسیۆفۆس دەنێردرێ بۆ ئەوەی کەشتی پەیدا بکە، دەبێ ئێمە لێرە چاوەڕێ بکەین. دەمەوێ بڵێم کە لە ماوەی چاوەڕوانیدا پێویستە ئێمە چی بکەین. یەکەم شت دەوەیە کە دەبێ خۆراک لە وڵاتی دوژمن کۆ بکەینەوە، چونکە خۆراکمان کەمە. لە هەمان کاتیشدا هێندە پارەمان پێ نەماوە کە خۆراک بکڕین. ناوچەی دەوروبەر دژوارن. ئەگەر ئیشەکانتان با ڕێکوپێکی جێبەجێ نەکەن، زۆر پیاومان لەدەست دەچێت. بە باش ێزانم کاتێکا چن بۆ پەیداکردنی خۆراک با تاقمی تەواو بچن و بەتەنها نەگەڕێن و ئێمە یەفسەر دەبێت چاودێریەم شتانە بکەین. پێشنیازەکەی پەسەند کرا و زەینەفۆن بەردەوام بوو. وتی تکایە گوێ لە خاڵی چوارەم بگرن، هەندێکتان بۆ ڕاوڕوو دەردەچن. باشترەوەیە کە پێشەکی پێمان ڕابگەێنن بۆ کوێ دەڕۆن، تاوەکو سەرژمێری ناو ئۆردوگا و دەرەوەی ئۆردوگا بزانین. هەروەها ئەگەر هێزی یارمەتی بۆ کەسێک بنێرین، دەبێ بزانین بۆ کام لای بنێرین، بۆ ئەوەی ئەگەر کەسانێک بیانوێ بەسەر شوێنێکدا بدەن، ڕێنماییان بکەین کە بە چه هێزێکەوە بیکەن. ئەم پێشنیارەش جێبەجێ کرا. زەینەفۆن وتی ئێستا شتێکەیە کە دەبێ بیزانن. دوژمن ڕەنگە دەستیان ببێتەوە و تاڵانمان بکەن و زۆر ئاساییە کە ئێستا پلانی ئاوەها دابنێن، چونکە ئێمە ئێستا دەستمان بەسەر مولکی ئەواندا گرتووە. بۆیەش دەبێ بەنۆرە پاسەوانی بکەین. ئەگەر بەنۆرە پاسەوانی بکەین و سنوورەکان بپارێزین، دوژمن دەرفەتی نابێ. هەروەها خاڵێکی تریشەیە، ئەگەر خریسیۆفۆس بای ئەوە کەشتی پەیدا کرد کە بەشمان بکە، ئەوسا پێویست بە قسە ناکە. بەڵام کەوا هێشتا موسۆگەر نییە، کەواتە دەبێ خەریک بین لێرە کەشتی پەیدا بکەین. ئەگەر کەشتی هاتن ئەوە باشە، دەناوسا کەشتی خۆممان دەبێ. بینیومە کەشتی هەمووشۆ ئێرە دەکەن. ئەگەر لە خەڵکی تەراپەزۆز بپرسین کەشتی جەنگی لەکوێ پەیدا دەبن، ئەگەر لە لای لێوارەکان بکڕدرێن و دەفەکانیان لێ بکەینەوە، تاو ڕۆژەی بای خۆمان ژمارەیان زۆر دەبێ. ئەوسا بزانم تەگەدەیەکی ئەو تۆمان نامێنێ. ئەم پێشنیارەش پەسەند کرا. اینجا زەینەفۆن وتی خەمێک لەوە بخۆن کە ئێمە لە گیرفانی خۆمانەوە پارێ و کەشتیوانە نادەین، کەواتە چەند زۆر لەسەرمان ڕاوەستن، هێندە کرێیان زیاد دەکا. چەند لەگەڵیان باش بین، هێندە باش دەبن. ئەم پێشنیارەش پەسەند کرا. زەینەفۆن بەردەوام بوو وتی باوەڕم وایە کە گەر هەموو هەوڵەکانمان بۆ دابینکردنی کەشتی سەرکەوتوو نەبوو، ئەوسا دەبێت داوا لە شارەکانی سەردەریا بکەین، ڕێگەکان چاک بکەنەوە. وەک دەزانین ڕێگەکان زۆر خراپن. ئەوانیش ئامادەی بکەن، هەم لەبەر ئەوەی لێمانە ترسن، هەم لەبەر ئەوەی کە دەیانەوێ ئێمە لە کۆڵ خۆیان بکەنەوە. لەم خاڵەدا سەربازەکان هاواریان کرد کەوا ئامادەنین هیچی تر بە پێ بڕۆن. زەینەفۆن زانی کەوا سەربازەکان خوڵقیان نەماوە و هەموو ڕاستیەک ڕەچاو بکەن، ئەم پێشنیارەی نەخستە دەنگدان. واش زەینەفۆن هەرتوانی بە خەڵکی شارەکان بسەلمێنێ کە ڕێگەوبانەکان دروست بکەن و چاکیان بکەنەوە، بە بیانووی ئەوەی کە بەم جۆرە توانن یۆنانیەکان لە کۆڵخۆیان بکەنەوە. یەک کەشتی پێنجڕیزی لەلایەن خەڵکی ترابزوسەوە پێشکەش کرا و دیسکیۆپۆس ئەفسەرێکی سپارتی بوو بە سەرپەرشتیاری کەشتیەکە دانرا. دیسکیۆپۆس بەبێ هیچ شەستێک بە بەرپرسیارەتی و بەبێ هیچ پەرۆشیەک بۆ کۆکردنەوەی کەشتی هەڵات و لە دەریای ڕەشتێ پەڕی و کەشتیەکەی برد. بەڵام دواتر تووشی داوی خۆی بوو کە لە تراکیا لە سەرای سکیۆسی پاشادا خۆی تێکەڵ بە پلان و کێشە کرد و بەدەستی نیکیاندەری سپارتی کوژرا. کەشتێکی پەنجاڕیزی تر پەیدا کرا، خستیان نەدەست. پۆلکیۆتیس ئەسینی بوو. هەر کەشتێکی کە دەست گەیشتی ئاراسە. ئەڵقەی حەڤەهەم. هەڵمەتێک بۆ ڕاوڕوود. لە کۆتایی داوای لە هاتخۆراک لە نزیکانە دەست ناکەوت کە بە یەک ڕۆژ بگیرێ و بگەڕێنەوە بۆ ئۆردوگا. بۆیە زەینەفۆن نیوەی لەشکرەکەی لەگەڵ خۆی برد لەگەڵ هەندێک ڕێناز لە خەڵکی ترابزوس
نیوەکەی دیکەی بۆ چاودێری ئۆردوگا بەجێهێشت چونکە کۆلخیەکان لە ماڵەکانیان دەرچوو بوون و بە کۆمەڵ بەرزاییەکانیاندا گیر کردبوو. خەڵکی ترابزوس شوێنیان پێنەدۆزایەوە کەوا دەستکەوتی باشی هەبێ چونکە لەگەڵ خەڵکی ناوچەکە باشتیە ژیان، بەڵام ئامادە بوون ڕێگەیان بەرەو وڵاتی دریلای پیشان بدەن چونکە لە دەستی ئەوە نازاریان چەشتە بوو. ناوچەکەیان شاخاوی بوو، خەڵکەکە یەوێش بەگشتی لە خەڵکی لێوارەکانی دەریای ڕەش جەنگاوەرتر بوون کە یۆنانیەکان کەوتن ناویان دریلاییەکان کشانەوە دواوە. سەرەتا گریان لە هەموو ئاوەدانیەکان بەردا وا پێچوو بەرهەڵستی ناما بێ. لە چەند بەرەز و ئاژەڵێک بەولاوە کە بەرەڵاب بوون یۆنانی دەستکەوتیان نەبوو. یەک شوێنیان هەبوو خۆیان تێدا قایم کردبوو کە پایتەختیان بوو. هەمویان تێیدا کۆب بوونەوە. شوێنەکە کەندێکی قوڵی هەبوو، ڕێگەکانیش بۆ قەڵاکە سەخت بوو. چەکدارە سووکەکان نیو میل پێش چەکدارە قورسەکان کەوتبوون. ئەوان بەسەر ڕێگە سەختەکانە ڕۆیشتن کە ئەو هەموو گاڕان و تاڵانیان بینی یەکسەر هێرشیان کردە سەر قەڵاکە. هەندێک ڕم بەدەستیش بە دوایان کەوتبوون بۆ تاڵانکاری. ئیتر 2000 کەس زیاتر پەڕینەوە، بەڵام شوێنەکەیان پێنەگیرا. ئەمەش سەیر نەبوو چونکە خەندەقێکی پانی لێبوو، دەورەکەشی هەڵدێر بوو. چەکدارە سووکەکان بەسەر ئەو کەندوو بەسەر تاوەرەدارینەکاندا بڵاو کرابوونەوە، بۆیە ویستیان بکشێنەوە کەچی دوژمن بە توندی پاڵی پێوە دەنا. ئیتر نەیانەتوانی بکشێنەوە چونکە ڕێگەکە بۆ خوارەوە تەسک بوو، پاناییەکەی بایی تاکە کەسێک بوو. ئەبوایە بەڕیس پێیدا بڕۆن. هەواڵیان بۆ زەینەفۆن نرد، ئەو سەرپەرشتی چەکدارە قورسەکانیە کرد. نامەبەرەکە وتی شوێنەکە پڕە لە تفاق بەڵام ناگیرێ چونکە دوژمن هاتوونەتە دەرێ و پەلاماری ئێمەیانداوە و ڕێگەی گەڕانەوەشمان ڕێیەکی ئەجگار سەختە. کەم هەواڵە بە زەینەفۆن گەیشت، چەکدارە قورسەکانی بردە لای خەندەقەکە و لەوێ داینان و خۆی لەگەڵ کاپنەکان پەڕیەوە تا بزانێ ئایا باشتر ئەوەیە هێزەکان بپەڕنەوە یاخود بکشێنەوە دواوە، یاخود ئەگەر گریمان دەشێ شوێنەکە بگیرێ ئەوسا چەکدارە قورسەکانیش بێنێتە پێشەوە. بۆی دەکەوت کە کشانەوە بەبێ زیانی گەورە ناکرێ. کاپنەکان لەسەر ئەو ڕایە بوون کە توانن جێگەکەت داگیر بکەن. ئیتر زەینەفۆن قسەکەی پەسەند کرد چونکە بە گوێرەی فاڵگرەوەکان و قوربانیەکان ئەبوایە شەڕێکی قورس ڕووی بدایە، بەڵام لە کۆتاییدا سەرکەوتن هەر بەدەستە هات. بۆیە کاپنەکانی نار کە چەکدارە قورسەکان بپەڕێنەوە و بیانێنە پێشەوە و خۆی لەوێ مایەوە. چەکدارە سووکەکانی کشاندەوە و ڕێگەی نەدا هیچی تر شەڕی دوور بە دوور بکەن. کە چەکدارە قورسەکان گەیشتنەجێ فەرمانی بە کاپنەکان دار کە سەرتاقمی خۆی بە جۆرێک ڕیز بکە کە خۆی بەباشی ئەزانێ، چونکە ئەو کاپتانە پێکەوە ڕات بوون کە کاری نەبەردی ئەنجام بدەن. چۆنیان پێوترا ئەوەهایان کرد. زەینەفۆنیش فەرمانیدا کە هەندێک لە سەربازەکان لە کاتی پێویستدا هەموو ئامادە بن و بە قۆچەقانی و کەوانەکانیانەوە و تیرەکانیان تەنگە بدەن و ساز بن چونکە دەبێت لەگەڵ یەکەم ئاماژەدا هەموو پێکەوە بەرد و تیرەکان بەهاوێژن. بە تیپەسووکەکانی شیوت گیرفانیان پڕ بکەن لە بەرد. خەڵکی جێباوەڕ بنێرن تاوەکو فەرمانەکان بە باشی ڕابگەین و جێبەجێ بکرێ. کاپتن و یاوەرەکان ساز بوون، هەروەها ئەوانەی کە خۆیان بە فەرماندەی هەنووکەی دەزانی هەموو لە شوێنی خۆیان دامەزران. لە ڕاستیشدا هەموو بەرامبەرێک ڕاوەستا بوون چونکە بەهۆی سروشتی زەویەکە شێوەی هیلالیان وەرگرتە بوو. اینجا سرودی پایەن خوێندرا و بووقی هێرژەنرا. هەوپلێتەکان واتە چەکدارە قورسەکان نعرەتەی شەڕیان بەرز کردەوە و هێرش کرا. بەم شێوەیە هەموو تیر و پلارەکان پێکەوە هاوێژران، تیر و ڕم و بەردە قۆچەقانی پێکەوە. زۆریشیان هەر بەدەست هاوێژران، وێڕای تیری ئەگەردار کەوا هەندێک کەس لە یێرشەکاندا بەکاریان دەهێنا. لە ژێر قورسایی چەکدا دوژمن سەنگەر و تاوەرەکانی چۆڵ کرد. ئەمە دەرفەتی بۆ ئاگاسیا سیستیماڵفی ڕەخساند، زرێکەی دەکەند و تەنها بەیەلەگەوە پێڵگەڕا. اینجا خەڵکی تر
بە دوایدا هەڵگەڕان و یارمەتی یەکتریانەدا تا شوێنەکە گیرا. چەکدارە سووک و پیادە سووکەکان بە پەلە خۆیان تێکرد و هەر کەسە پەلاماری کاڵایەکیدا. بەڵام زەینەفۆن لە دەرەوە ڕاوەستا و تا پێشی کرا چەکدارە قورسەکانی لەگەڵ خۆی هێشتەوە کەوا هەندێک تاقمی دوژمن لەسەر بەرزاییەکان دیار بوون داتنە پێش. هێندەی نەبەر دەنگەدەنگێک لە ژوورەوە هەستا و خەڵک کەڵاتن بۆ خوارەوە. هەندێک تاڵانیان هەڵگرد بوو، هەندێکیشیان بریندار بوون. دەنگی هەرەسێک کات لە وەڵامی پرسیار داوتیان تاوەرێک لە ژوورەوە مابوو سەربازەکان پێیاڵداگەڕان و هێزێکی دوژمنی تیا بوو. ئەو تاوەرە بەسەر پیاوەکانماندا ڕووخاوە. ئەنجا زەینەفۆن فەرمانی بە تۆلمۆدیزدا کە ئەوەی بۆ تاڵانیە چێتە ژوور با بچێ. خەڵک پاڵەپەستۆیان خستە سەرەوانی کە بۆ دەرەوە ڕایەنە کرد. دیسان دوژمنیان لە قەڵاکەدا گەمەڕۆدا. هەرچی لە دەرەوەی قەڵاکە بوو تاڵان و بڕۆ کرا. چەکدارە قورسەکان ڕیزیان بەست، هەندێک لای دەروازەکە و هەندێکیشیان لای قەڵاکە. زەینەفۆن و کاپنەکان بیریان کردەوە ئایا دەتوانن قەڵاکە بگرن. ئەگەر گیرا بایە ئەمە وای دەگەیان کە دەکرا بە سەلامەتی بکشێنەوە. دەنا ئەگەر نەگیرایە ئیشەکە زۆر سەخت بوو. پاش تێڕوانینێک گەیشتنە باوەڕێک کە قەڵاکەیان پێناگیرێ و دەبێ بکشێنەوە. هەر کەسە سەنگەرێکی بۆ خۆی دروست کرد. ئەوانەی تاڵانیان پێبوو کەڵکی شەڕیان نەما بوو. لەگەڵ زۆربەی هۆپلێتەکان واتە چەکدارە قورسەکان نێردرانەوە بۆ دواوە. هەر یەکە لە کارتنەکان پیاوی جێی باوەڕی خۆی هێشتەوە کە دەستیان بەکشانەوە کرد. ژمارەیەک لە دوژمن باڕم و قەلغان و خودەی پافلاگۆنیەوە لە قەڵاکەوە هێرشیان کرد. هەندێکیشیان چوونە سەر بەرزاییەکانی ئەمبەرە ئەوبەری ڕێگەکە. ئیتر کەڵکی ئەوە نەما کە تەنانەت بە دەروازەیەکیشدا پاڵیان پێوە بنێن، چونکە کۆلەکاتداری زلیان بۆ خوارەوە ڕاکێشە. بەوە ژوای لێهات کشانەوە و مانەوەیان وەکو یەک بوو. هەروەها تاریک داهات، ئەمەش مەترسێکی گەورەتر بوو. بەڵام هەرچۆنێک بێ لەم کاتەدا کە هێشتا شەڕیانە کرد، هەندێک خوداوەند ڕێگەی پیشاندان. یەکێک لە خانووەکانی لای دەستەڕاست ئەگەر لە خۆڕە بوو بێیان بەدەستی کەسێکەوە لە پەڕاگری تێبەر بوو کە خانووەکە ڕما دوژمن ڕیزە خانووەکانی دەستەڕاستیان چۆڵ کرد. زێنەفۆن خۆبەخت بینی و فەرمانیدا ئاگر لە خانووەکانی لای چەپیش بەر بدەن. ئەوانش لە دار دروستکرابوون هەرزوو ئاگریان گرت. ئێستا تاکە هێزێکی دوژمن کە توانای گێتشەڵی مابوو بێ ئەوانەی پێشەوە بوون. دیاریش بوو نیازیان هەیە بەرەو دەرێ و بەرەو تەلانە قوڵەکە پاڵیان پێوە بنێن. زێنەفۆن فەرمانیدا ئەوانی مەودای تیر و بەر نایەنگرێتەوە بە زووترین کاتدار و چیرکە بخەنە نێوان خۆیان و دوژمن. کاتدارەکان کەڵەکە کران، ئەوسا ئاگر لەوانە و لە خانووەکانی سەر تەلانەکەش بەردرا بە ئومێدیەوەی کە دوژمن پێیان بشەوێ. بەم جۆرە توانیان بە شێوەیەکی سەخت بکشێنەوە. لە سایی ئەمانگرەی نێوان خۆیان و دوژمندا هەموو شارەکە سوتا و تەخت بوو، خان و تاوەرەکان و سەنگەرەکان. تەنها قەڵاکە مایەوە. ڕۆژی دووەم یۆنانیەکان گەڕانەوە و دەستکەوتەکانیان لەگەڵ خۆیان بەرد. ڕێگەی تەراپزوس خسک و لێژ بوو. بە ترسەوە پێیدا ڕۆیشتن، واشیان ماند گوایە بۆسەیان بۆ دوژمن ناوەتەوە. یەکی میسیاسی هەبوو بە ناوی میسیۆس، دەکریتی لەگەڵ خۆی بردە دارستانێک، واینوان گوایە خۆی لە دوژمن ماداوە. قەڵغانەکانیان لە ڕاست دروست کرا بوو، وادانرا کە ببریسکێتەوە و دوژمن بیبینێ. دوژمن وا تێگەیشت کە بۆسەیان ناوەتەوە. ئیتر یۆنانیەکان بەڕێی خۆیان شۆڕ بوونەوە کە زەینەفۆن هەستی کردوە دوور کەوتونەتەوە، ئیشارەتی بە میسیۆسدا کە خێرا بکشێنەوە. میسیۆس بە خۆی و بە پیاوەکانی وتەی تەقان. تریتیەکان کە هەستیان کرد جێماون لە ڕێگەکە بازیاندایە نێو دارستانەکە و بە تەقلە و بەڕاکردن دەرباز بوون. میسیسیەکە بە ڕێگەدا هەڵهات، هاواریە کرد. سەربازەکان بە فریای کەوتن بە برینداری هێنایانەوە. ئەنجا تیپی فریاکەوتن هەنگاو بە هەنگاو کوشانەوە و تیرەندازەکان پشتا و پشت تیریان لە دوژمنە گرت. ئیتر ئاوەها هەموویان گەڕانەوە بۆ ئۆردوگا. یۆنانیەکان گەیشتنە تراپزوس، موڵکی زەینەفۆن لە ڕۆژانی درەنگدا.
خریستیۆفۆس نەگەڕایەوە و کەشتەکان هێندە نەبوون ناکرا زۆرتر بمێننەوە. گەیشتنە باوەڕێک کە دەبێ تەراپزوس جێبهێڵن. ژن و مناڵ و پیاوەکان لە سەرووی 40 ساڵیدا و بریندارەکان و هەموو بارێکی ناپێویست خرانە نێو کەشتەکان. تێگڕای ئەوانی دیکە بە ڕێگەی زەویدا ڕۆیشتن کەوا ئێستا ڕێگەکان چاکرابوونەوە. پاش 3 ڕۆژ گەیشتنە کێراسوس، شارێکی یۆنانی بوو لەسەر دەریا و کۆڵۆنیەکی سەر بە سنیۆپ بوو لە وڵاتی کۆڵخیەکاندا. 10 ڕۆژ لەوێ مانەوە. سەرژمێری چەکدارەکان کرا 8600 چەکدار بوون. ئەوانی دیکە یان کوژرا بوون یان بە بەفر یاخود بە نەخۆشی مەردەبوون. لەم جێگەیەدا پارەیان بەش کرد. ئەم پارەیە کە بە فرۆشتنی ئەسیرەکان دەستیان کەوتبوو، جەنەڕاڵەکان بە مەبەستی دینی لە سەدادەی پارەکەیان بۆ خێری ئەپۆلۆ و ئەرتەمیسی ئەمۆنوس جودا کردەوە. اینجا هەر جەنەڕاڵێک بەشی لە سەدادەی وەرگرت. نیۆنی ئاسین بەشی خریستیۆفۆسی وەرگرت. دواتر زەینەفۆن خەڵاتێکی دەستکەوت کە بۆ ئەپۆلۆ تەرخان کرابوو بە ناوی خۆی و پرۆکیسنیۆسی برادری کە لەگەڵ کلێرخۆزدا کوژرا پێشکەشی کرد بە دارایی ئەسینە لە دەلفی. سەبارەت بە بەشی ئەتەمیسی ئەمۆنۆس کە زەینەفۆن لە ئاسیا دەگەڕایەوە بەرەو بیوتیا لەگەڵ ئاگاسیلیاوس بەشەکەی لەگەڵ ماگا بازیۆسی کاهینی پەرستگەی ئەرتەمیس بەجێهێشت چونکە باوەڕی وا بوو گەشتەکەی ترسناکە. داوای لە میگا بازوس کرد کە ئەگەر بە سەلامەتی گەیشتەوە ماڵێ پارەکەی بداتەوە، بەڵام مەگەر شتێکی بەسەر هات دەبایە کارێ بکە کە دڵی خوداوەند خۆش بکە و پارەکە بۆ ئەو تەرخان بکرێ. زەینەفۆن ئیدی شاربەدەر کرابوو. سلیکیۆس لە نزیک ئۆڵۆمپیا نیشتەجێ بوو کەوا سپارتیەکان پێیان بەخشی بوو. میگا بازووزە تا ئۆڵۆمپیا سەیری گەمەکان بکە و پارەکەشی هێنا. کە پارەکە گەیشت زەینەفۆن بە خێری خوداوەندەکان مڵکێکی کڕی لە جێگەیەکدا کە پێشبینە ئاسمانەکان بۆیان دیار خست بوو. ڕووبارێکی لێبوو بە ناوی سەلینسیۆس بەنێو مڵکەکەدا دەڕۆیشت. لەلایەکی دیکەوە ڕووبارێکی دیکە بوو بە ناوی سەلینسیۆس بە بەردەم پەرستگای ئەرتەمیسدا دەڕۆیشت. هەردوو ڕووبارەکە پڕ بوون لە ماسی و قەوغا. لە مڵکەکەی سکنویزدا ڕاویش دەکرا وێڕای جۆرەها گەمە. پارە لە دروستکردنی نوێژگەیەک خارج کرا. تەنانەت لە سەدادەی دەرامەتی مڵکەکەی کردە خێر. خەڵکی ناوچەکە ژن و پیاوی شاری ڕاهات بوون کە لە زەماوەندەکاندا بەشدار بوون و خوداوەندەکە نانی جۆ و شەرابی دابین دەکرد بۆ ئەوانەی کە ڕەشماڵیان هەڵەدا. هەروەها ئاژەڵەکانی قوربانی تەنانەت ئاژەڵە ڕاوکراوەکانیش بەژەکران. ڕاوێکی زۆر دەست دەکەوت و کوڕەکەی زەینەفۆن و کوڕانی ناوچەکە بە زۆر ڕاویان دەکرد بە تایبەتیش بۆ فیستیڤاڵەکە. بەراز و ئاژەڵی دیکە زۆر دەگیران، هەندێک لە ناوچە پیرۆزەکانیشدا، هەندێکیش لە چیای فۆلۆ. مڵکەکە لەسەر ڕێگەی نێوان سپارتا و ئۆڵۆمپیایە. 2 میل لە پەرستگای زیۆز لە ئۆڵۆمپیاوە دوورە. ناوچە پیرۆزەکە کە بۆ ئەرتەمیس سەرخان کراوە مێرگ و دارستانێکە کە باشترین ژینگەی بۆ بەراز و بزن و وڵاخەیە. هەروەها ئالیکێکی باشی لێیە بۆ بەشداربوانی فیستیڤاڵ. لە دەروەی پەرستگاکەدا بێستانی میوە و داری لێیە بای هەموو وەرزەکان. پەرستگاکە نوسخەیەکی بچووکە لە پەرستگەی مەزنی ئەفسۆس. نیگارەکەشی هەمان نیگاری ئەفسۆسە کەوە پەیکەرێکی زێڕینی قوبرسیە. ئەستونێک لە تەنیش پەرستگاکە چەقێنراوە ئەمەی لەسەر نووساوە. ئەم زەویە بۆ خێری ئەرتەمیس تەرخان کراوە. ئەو کەسەی دەیبا دەبێ ساڵانە ستادەی پێشکەش بە ئەرتەمیس بکە و دەبێ پەرستگە بەباشی ڕابگرێ. هەر کەسێک کەم تەرخەمی بکە لەبەر چاوی خوداوەندەکاندایە. ئەڵقەی 18 میسۆنیکیە دەڕەندەکان. لە کیراوسوس هەمان خەڵکی پێشوو لە گەشتە دەریاییەکە بەردەوام بوون. ئەوانی دیکە بەڕێی زەمینیدا ڕۆیشتن تا گەیشتینە سنووری میسۆنیکی. تیمەستیۆس کە لە خەڵکە ناوچەیەکانی تەراپزوس بوو پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ میسۆنیکی هەبوو، ناردمان تا بزانێ ئایا دەهێڵن باشتیانە بە وڵاتەکەیاندا تێپەڕین
میسۆنیکیەکان پژەستور بە ناوچە سەختەکەیان وەڵامیانەوە بوو کە ڕێگە بە یۆنانیەکان نادەن. ئەمجارە تیمەستیۆس بە یۆنانیەکانی وت میسۆنیکیەکانی ئەولاتر لەگەڵ میسۆنیکیەکانی ئێرە لە جەنگدان و بڕیاردرا بە دوایاندا بنێرین تا بزانن ئایا ئامادەن هاوپەیمانەتیمان لەگەڵدا بکەن. تیمەستیۆس پەیوەندی پێوەکردن و لەگەڵ ئاغاکانیان هاتەوە و جەنەڕاڵەکان لەگەڵیان کۆبوونەوە. زەینەفۆن دەستی کرد بە قسەکردن و تیمەستیۆس تەرجومەیە کرد. زەینەفۆن وتی: برادەرە میسۆنیکیەکانم، ئێمە کە کەشتیمان دەست نەکەوتووە دەمانەوێت بە سوودەیی بگەڕێینەوە بۆ یۆنان. ئەم خەڵکەی ئێرە کە دوژمنتانن ڕێگەیان لە ئێمە گرتووە، جا ئێوە دەتوانن بمانکەن بە هاوپەیمان و تۆڵەی زیانەکانی خۆتان لەوان بکەنەوە و بۆ پاشڕۆژ لە ژێردەستی خۆتان بن. ئەگەر ئەم دەرفەتەتان لەدەست بچێ، ئایا بیر لەوە دەکەنەوە کە دەرفەتی ئاوەها هەڵناکەوێتەوە و هێزێکی ئاوەها گەورەتان دەست بکەوێ؟ ئاغای میسۆنیکی وەڵامی دایەوە کە ئەوان بە خێراتنیان پێشنیازاکەن و هاوپەیمانەتیەکەش بەسانەکەن. زەینەفۆن وتی: زۆر باشە، ئێستا پێمان بڵێن چۆن سوود لە ئێمە وەرەگرن، چی یارمەتێکمانەدەن کەوا بەم ڕێگەیەدا تێپەڕ ببین. وتیان: ئێمە هێزمان ئامادەیە هێرش بکاتە سەربەرەی خۆر ئاوای دوژمن، ئەشتوانین کەشتی بۆ ئێوە پەیدا بکەین و هێزێکیش بنێرین تاوەکو پێتان بڵێن پەلاماری کوێ بدەن و لە ڕیزی ئێوەشدا شەڕ بکەن. لەسەر ئەم مەرجانە ڕێک کەوتن و بەڵێنیان لەگەڵ یەکتر گۆڕیەوە. اینجا ئاغاکان ڕۆیشتن. ڕۆژی دواتر بە 300 بەلەمەوە هاتنەوە. جۆرە بەلەمێک بوو لە قەدی دار هەڵکۆڵدرا بوو دروست کرا بوو. هەر بەلەمێک 3 کەسی تێدا بوو. 2 کەس بە چەکەوەدا بەزین و ڕیزیان نەبەست، یەکێکیشان بە بەلەمەکە گەڕایەوە. چەکدارەکان وەستان و ڕیزی 100 کەسیان بەست. هەر ڕیزێک ڕووی لە ڕیزەکەی بەرامبەری خۆی کردبوو، وەک بڵێ بۆ سەما وەستاون. قەڵغانیان پێبوو لەسەر شێوەی گەڵا کە لە کەوڵی گای تووکنی سپی دروست کرا بوو. ڕمی یەکچوکڵەیان هەبوو، هەریەکەیان 9 پێ درێژ بوو. بە دەستی چەپیشیان تەوری ئاسن یاخود کوتەکێکی سەلکخڕیان پێبوو. بە دەستکەکەیەوە لە یەک پارچەدار دروست کرا بوو. یەلەگە کورتەکانیان ناگەیشتە سەراژنۆیان. بەرگیشیان لە تێلیسی کەتانی ئەستور دروست کرا بوو. خودەکانیشیان لە چەرمەگا دروست کرا بوون. بە شێوازی پافلاگۆنی تووکن بوو. دەزووی خوری لە دەوریان چنرا بوو. شێوەی تارایان وەرگرتە بوو. اینجا یەکێکیان پێشکەوت و ئەوانی دیکە بە سرودەوە دوای کەوتن. بەنێو هۆپلێتە یۆنانیەکاندا ڕۆیشتن و ڕوویان لە سەنگەرەکانی دوژمن کرد. بۆ هەندێک شوێن کە دیار بوو گرتنیان ئاسانە. ئەم سەنگەر و دیوارانە لە قەراقشارێک دروست کرا بوو کە بە پایتەختیان نەزانی و لە بەرزترین ناوچەی میسۆنیکیەکاندا بوو. شار و قەڵاتەکان هۆی جەنگی نێوان ئەم دوو تاقمە بوو کەوا ئەوەی کۆنتڕۆلی بکردایە بە حکومڕانی ناوچەکە زانرا. جا ئەم بەشەیەن کە ببوونە هاوپەیمانی یۆنانیەکان ئەیانوت کە ئەوانی دیکە ئەو مافەیان نییە کۆنتڕۆلی بکەن. دەبوایە لەگەڵیان بەش بکرێ کەچی ئەوان دەستیان بەسەردا گرتووە و قازانجی ناڕەوای لێکەن. جا ئێستا هەندێک یۆنانی بەبێ فەرمانی ئەفسەرەکان بە دوایان کەوتن بۆ تاڵانکاری. ماوەیەکی زۆر بەڕێوە بوون. دوژمن جوڵەی نەکرد، کەچی کە نزیک بوونەوە هێرشێکیان کرد و بەزاندیانن. ژمارەیەک لە ناوچەیەکان و هەندێک یۆنانی کوژران و بە دوایان کەوتن تا نزیک. ئەو ساگەڕانەوە شوێنی خۆیان. سەری کوژراوەکانیان بڕی و هەڵیانەواسین تاوەکو یۆنانیەکان و دوژمنەکانیان بترسن. بەیەکی شەوە سرودیانەوتەوە. یۆنانیەکان بەمە زۆر بێزار بوون. ئەم هێرشە ورەی دوژمنی بەرز کردەوە و یۆنانیەکان و میسۆنیکیەکان شکستیان خوارد و هەرچەندە ژمارەشیان کەم نەبوو. بە درێژایی گەشتەکە ئەمە یەکەمین جار بۆ ڕووداوی ئاوەها بەسەر یۆنانیەکاندا بێ. زەینەفۆن کۆی کردنەوە ئەم قسانەی کرد: سەربازان، وەرەتان بەم ڕووداوەت دانەبەزێ. کۆمەڵێک قازانج و زیان بە ئێمە گەیشت. یەکەم بۆمان مسۆگەر بوو کە ئەم تاقمە دوژمنێکی ڕاستەقینەن و ئەوانی دیکە هاوپەیمانن. دووەم، ئەوانەی کە بە بێباکی
لەگەڵیان کەوتن وایە نەزانی لەگەڵ ناوچەیەکانە توانن سەرکەوتوو بوون. دیتمان چ دەرسێک فێر بوون و لە ئایندەدا لە خۆڕا دوای کەس نەکەون. ئەوەی کە ئەبێ ئێستا پێڕەوی بکەن ئەمەیە کە دەبێت بە جۆرێک خۆمان کۆنتڕۆڵ بکەین، دۆست و دوژمن تێبگەن کە لەوان پیاوترین و کەوا ئەم جارە بەرەنگاری جۆرە خەڵکێکی ترابنەوە. ئەو ڕۆژە یۆنانیەکان وەکو خۆیان مانەوە، ڕۆژی دواتر قوربانیان کرد و نیشانەکان باش بوون، نانیان خوارد و ڕیزی درێژیان بەست. چەکدارە ناوچەیەکانیش بە هەمان شێوە لای چەپیانەوە ڕیز بوون. تیرەندازەکانیش لە ناوەڕاستدا لە پاش ئەوان بە ماوەیەکی نزیک کۆپلێتەکانە ڕۆیشتن، چونکە دوژمن هەندێک پیادەی سووکی هەبوو ئاتنە خوارێ و بەردیان هاویشت و ئەکشانەوە. چەکدار و تیرەندازەکان ئەوانیان بەرپەر جەدایەوە، لەشکرەکەش باڕێکی پێشەکەوت. سەرەتا ڕوێن کردە و شوێنەی دوێنێ، چونکە دوژمن خۆی لەوێدا کۆ کردبەوە. دوژمن خۆیان بەرامبەر بە چەکدارە سووکەکان ڕاگرت، بەڵام چەکدارە قورسەکان نزیک بوونەوە و دوژمن بەرەو شارەکە هەڵاتن و چەکدارە قورسەکان بە ڕێپێوانێکی ڕێک و پێک ڕابیانان. هەورازەکەیان بڕی و گەیشتنە قەراغی شارەکە. دوژمن هێرشیان کرد و تیر و ڕمێنە هاویشت. ڕمەکان هێندە گەورە بوون کە بە حاڵ هەڵەگیران. ئەویست بە شەڕی نزیک یۆنانیەکان بوەستێنن، کەچی یۆنانی نەوەستان و لێیان چوونە سارتر و ئەوسا ئەوێشیان چۆڵ کرد. پاشاکەیان لەسەر تاوەرێکی دارین بوو، نەخۆی و نە ئەوانەی سرانگەریان گرت بوو جێگەیان چۆڵ نەکرد، ئیتر بە خۆی و بە تاوەرەوە سووتێنرا. لە تاڵانکاریەکەدا یۆنانیەکان خانوویەکیان دۆزیەوە پڕبوو لە سەمون، وتیان سەمونەکان لە گەنمی ساڵی پێشوو ئاردی ئەم ساڵ دروست کرا بوون. ئاردەکە بە زۆری ئاردی درژ بوو، هەروەها قاورمەی گۆشتی دۆلفین بە ڕۆنی دۆلفین لە گۆزە کرا بوو. میسۆنیکی ئەم ڕۆنەیان لە باتی زەیتی زەیتون بەکاردێنە. هەروەها شەرابیان دۆزیەوە کە بەبێ ئاو زۆر تاڵ بوو، بەڵام لەگەڵ ئاو بۆن و چێژێکی خۆشیە بوو. یۆنانی لەوێدا جەمێکیان خوارد و دیسان بڕێکەوتن بە نێو ئەو میسۆنیکانەدا تێپەڕین کاوپەیمان بوون. بە چەند شارۆچکەیەکیشدا ڕۆیشتن کە لایەنگری دوژمنەکان بوون و بە ئاسانی داگیرکران. خەڵکەکەی چۆڵیانە کرد، یانەوە تا خێرا بەرەو پیر یۆنانیەکانە هاتن. ماوەی نێوان شارە و شار هەر 8 میل دەبوو، واش هەر بە هاوار گوێیان لە دەنگ یەکتەرە بوو، چونکە وڵاتەکەیان شاخاوی و پڕ لە دۆڵ بوو. کە یۆنانیەکان زیاتر ڕۆیشتن گەیشتنە ناوچەی هاوپەیمانەکانیان، هەندێک کوڕیان پیشاندان کە لە چینی دەوڵەمەندەکان بوون، بە جۆرێکی تایبەتی قەڵەوە کران. چەند درێژ بوون، هێندەش پان بوون. پاش و پێشیان بەڕەنگی گەژ نەخشا بوو، نەخشی گوڵ لەسەر پێستیان کوترا بوو. داوایان کرد کەم کوڕانە لە بەرچاوی خەڵکەکە کاری جنسی لەگەڵ ئەو ئافرەتانە بکەن کە لەگەڵ یۆنانیەکاندا بوون. ئەمەش نەریتێکی ئاسایی خۆیان بوو. ژن و پیاویان ڕەنگێکی زۆر کاڵیان هەبوو. ئەوانەی کە لەگەڵ هەڵمەتەکەدا بوون ئەیانوت ئەم خەڵکە لە هەموو خەڵکێک دواکەوتوتر بوون و لە چاو هەموو ئەوانی کە تووشیان بوون ڕەوشتیان لە ڕەوشتی یۆنانیەکان دوورتر بوو. لە نێو قەڵەباڵغیەکەدا پیاوەکان بە جۆرێک ڕەفتاریانە کرد وەک بڵی بەتەنیان، کەچی بەتەنیا دەبوون ئەوسا وەک بڵی لە نێو خەڵکدان ئاوەها جوڵانەوە. قسەیان لەگەڵ خۆیان نەکرد و ڕاوەستان و لە هەر شوێنێک بۆیە سەمایان نەکرد وەگەوە بوو خۆیان بۆ خەڵکی تر دەربخەن. زەینەفون لە بری لەشکرەکە دوێ. یۆنانیەکان هەر ڕۆژ بە وڵاتەکەدا ڕۆیشتن بە هەردوو بەشەکەیەوە، بەشی دۆستەکان و بەشی دوژمنەکان، تا گەیشتنە وڵاتی خالبی. ئەمانە هۆزێکی بچووکن لە ژێردەستی میسۆنیکیدان و زۆربەیان ئاسەنگەریەکەن. پاش ئەمە گەیشتنە تیبارنی. ئەمانە وڵاتەکەیان پەلترە و شارۆچکەیان لەسەر دەریا زۆر بوو، هێندەش پارێزراو نەبوو. جەنەڕاڵەکان ویستیان پەلامار بدەن، بۆیە دیاریەکانی تیبارینەکانیان ڕەت کردەوە و پێیانەوتن چاوەڕێ بن تا بیرێکی لێەکەینەوە. قوربانیەکانیان کرد و ژمارەیە گاژەڵیان کوشتەوە و بەڵام تێگڕای فالگەرەوەکان وتیان خوداوەندەکان لەگەڵ شەڕدانین.
ئەوسا دیاریەکانیان وەرگرت و بەڕێی خۆیان 2 ڕۆژ بە ئاشتیانە ڕۆیشتن تا گەیشتنە شاری کۆتیورا، شارێکی یۆنانیە و کۆلۆنیەکی سینۆپیە لە خەکی تیبەرینیدا. لە ماوەی 45 ڕۆژمانەوە پێشبینی قوربانیان پێشکەش کرد بۆ خوداوەندەکان و پارادێکیان کرد، هەر تەقمە و بە گوێرەی نەریتی خۆیان و پێشبڕکەی وەرزش کرا. خۆراکی هەندێک لە پافلاگۆنی و هەندێکیشیان لە خەڵکی کوێترا وەرگرت، چونکە ڕێگا نادرا خۆراک بکڕن، تەنانەت ڕێگەی نەخۆشەکانیان نادا بۆ نێو شار. لەم میانەیەدا نامەبەرێک لە سینۆپەوە هات و ئەوانە لەبەر شاری کۆتیورا سەغڵەت بووبوون، کەوا موڵکی خۆیان بوو باجیانەدا. هەروەها لەبەر زەویوزارەکانیان کە بیستبوویان وێرانەکرێ هاتنە نێو ئۆردوگا. هیکە تینیمۆس کە بێژەرێکی ناودار بوو ئەم قسانەی کرد: سەربازان، شاری سینۆپ ئێمە ناردووە پیرۆزباییتان لێ بکەین، چونکە ئێوە یۆنانین و بێگانەتان بەزاندووە. شادمانی خۆمان دەرەبڕین کەوا پاش ئەم هەموو دەردەسەریە بە سەلامەتی هاتوونەتەوە، بەڵام ئێوە کە یۆنانین لێتان ڕابینین بە چاکە ڕەفتار بکەن و زیان بە ئێمە نەگەێنێن. خەڵکی کۆتیورا خەڵکی کۆلۆنیەکی خۆمان و لێرە نیشتەجێن. ئێمە زەویەکەمان لە خەڵکە ناوچەیەکان ساندووە بۆ ئەوان و بە چەشنی خەڵکی سیراوسوس و تراپزوس باژەدەن، بۆیە هەر زیانێک بە ئەوان بگا خەڵکی سینۆپ بە زیانی خۆیان یەسانن. بیستومانە هەندێکتان بە تۆبزی چوونەتە شارەکە و بنکەتان داناوە و شتومەک لە خەڵکی ناوچەکە سێنن. ئەم ڕەفتارانە بە ناڕەوا زانین و ئەگەر بەردەوام بن ناچارە بین هاوپەیمانێتی لەگەڵ کۆرالاس و پافلاگۆنیەکان و خەڵکی دیکەش بکەین. ئەوسا زەینەفون هەستا و وەڵامی لەشکرەکە بداتەوە. وتی: پیاوانی سینۆپ، ئێمە کەوا بە پێست و پەلی خۆمان گەیشتینە ئێرە، لە ڕاستیدا پێمان نەکرا شەڕی دوژمن بکەین و تاڵانەکانیش ببینەوە. جاکە گەیشتینە تەرەپزوس ئەوان ڕێگەیان بۆ ئێمە خۆش کرد، خۆراکیانەدا و ئێمەش پارەماندا. ئێمە چاکەیەکیشمان کرد لە بەرامبەر ئەو ڕێز و دیاریانەدا دەستمان لە هیچ شۆزێک نەدا کە هاوپەیمانی ئەوان بوون، تەنانەت زیانمان بە دوژمنەکانیان گەیان. لێیان بپرسن ئێمە چ پیاوێک بووین، ئەتوانن لە ڕێناسەکانتان بپرسن کەوا خەڵکی ئەوێن، بەڵام کە دەگەینە شوێنێک کە نەهێڵن خۆراک پەیدا بکەین، ئەوسا گەر یۆنانی بن یاخود هەر کەسێکی دیکە ئێمە هەر دەبێ خۆراک پەیدا بکەین، لەبەر هیچ نا لەبەر ناچاری. ماکرۆنیەکان ناوچەیی بوون، واش هەر بە برادەرمان زانین کەوا دەرفەتیان نەداین و ئێمە شەرگیز دەستمان لە شتی ئەوان نادا. سەبارەت بە خەڵکی کۆتیورا، ئێمە گەشتێکمان لێکردبن ئەوە هەڵەی خۆیانە، دەواازەیان لە ڕووی ئێمە داخست و نەیان هێش بچینە ناو شار و نەیان هێش لە دەرەوەی شار خۆراک بکڕین و وتیان ئەوەی لەم شتانە بەرپرسە حکومڕانی شارەکەیانە کە سینۆپی داینەوە. سەبارەت بەوەش کە دەڵێن بە تۆبزی چوینەتە ناو شار و لەوێ دامەزراوین، ڕاستیەکەی ئەمانن. ئێمە داوامان کرد نەخۆشەکان لای خۆیان دابنێن، ئەمەیان نەکرد. ئێمە ڕێگەیەکمان دۆزیەوە و چوینە ژوورەوە و دەستمان لە کەس نەدا. نەخۆشەکان بە پاری خۆمان لە ماڵێکن و لەبەر فەرمانڕەواکە پاسەوانمان بۆ دانان، بەڵام ئەگەر بیانەوێ بانگیانەکەینەوە بۆ لای خۆمان کە لەم دەشتە ماوین. سەبارەت بەو هەڕەشەی کە تۆ کردت هاوپەیمانەتی لەگەڵ کۆرالیاس و پافلەگۆنیدا دەکەن، ئێمە ئەگەر ناچار بین ئامادەین شەڕی ئێوە و ئەوانیش بکەین. ئێمە شەڕی دوژمنی زۆر لە ئێوە گەورەترمان کردووە. لەلایەکی دیکەوە ئەگەر ئێمە هاوپەیمانەتی لەگەڵ پاشای پافلاگۆنیدا بکەین، 20 کە پلانی خۆی بۆ ئەم شارانەی ساردەریا هەیە، ئێمە هەوڵەدەین ببینە برادەری ئەو بۆ ئەوەی ئامانجەکانمان بەدی بێ. شاندەکە بە ئەم قسانە تووڕەبوون و یەکێکیان هاتە پێشە و وتی: ئێمە بۆ هەڵگیرساندنی جەنگ نهاتووین، بەڵکو بۆ هاوڕێیەتی هاتووین. وتی شیەگەر بێن بۆ سینۆپ بە دیاری برادەرانە پێشوازیتان لێکەین، ئێستاش با خەڵکەکە بە گوێرەی توانە شتتان بدەنێ. ئێمە دەزانین کە قسەکانتان ڕاستن.
پاژەمە خەڵکی کۆتی ورا دیاریان ناردوو جانڕاڵەکان میوانداری شاندەکەی سینۆپیان کرد قسەی برادەرانە کران و پرسیاریان لە یەکتریە کرد کە چ شتێک بۆ پاژماوەی گەشتەکە پێویستە. ئەڵقەی 19 زەینەفون شارێکە دۆزێتەوە. ئەو ڕۆژە ئاوەها کۆتایی هات. ڕۆژی دوایی بڕیاردرا کۆبوونەوە لەگەڵ پیاوانی سینۆ ببەسن تاوەکو بازی گەشتەکە بکەن. ئەگەر بە زەویدا بڕۆن ئەوە پێچوو خەڵکی سینۆ بەکەڵکیان بێن چونکە شارەزای پافلاگۆنیا بوون و ئەگەر بە دەریادا بڕۆن دیسان پێویستیان بە یارمەتی ئەوانە بوو چونکە کەشتی بای لەشکرەکە هەربۆن پەیدا کرا. جا باڵوێزەکەیان بان کردتاوەکو ئامۆژگاری بێت و پیانوت کەوا بۆیە باوەڕی پێدەکەن چونکە ئەوانیش ناسنامەی یۆنانیان هەیە و باوەڕیان پێکەن. ئەنجا هی کە تۆنیمۆس هەستا و داوای لێبوردنی کرد کەوا وتبووی هاوپەیمانێتی لەگەڵ پافلاگۆنیەکاندا دەکا. وتی مەبەستم نەبووە جنگ دژ بە یۆنانیەکان بکە بەڵکو توانن برادەرایەتی هەموو لایەک بکەن و هەر چۆنێک بێ هەر لای یۆنانیەکانەگرن. کە پرسیاریان لێکرد ئامۆژگاریان کە ئەم قسانەی کرد. پاش نەوازش بۆ خوداوەندەکان ئەگەر ئامۆژگاریتان بکەم دوعا دەکەم چاکەم بۆ بنووسێ ئەگەرنا دەبێت تووشی ئەم شتە بم وەک دەڵێن ڕاستی ون نابێ. دیارە لێژ لەناو ئەم خەڵکەدا کە قسەکان دەکەم هەر بازەکرێتەوە. ئەگەر ئامۆژگاریەکەم باش بوو مەدحێکی زۆرم بۆ تێ ئەگەرنا نەعەلەتێکی زۆرە بینم. ئێستا گەدارن ئەگەر بە دەریادا بڕۆن کێشەمان زۆرترە بێ چونکە دەبێت کەشتی دابین بکەین. بەڵام ئەگەر بە زەویدا بڕۆن ئەوسا دەبێت بە شەڕ بڕۆن. واش هەر پێویستە هەندێک ڕاستی دەربارەی سروشت و دەرامەتەکانی پافلاگۆنیا باس بکەم. ئەم وڵاتە جوانترین دەشتایی و بەرزترین چیای هەیە. ناچارە بن هەندێک بەشی داگیر بکەن تا کە ڕێگەی کە بێ ڕێگەی لوتکەی چیاکانە کە لەمپەری ئەو باڕی ڕێگەتان نەبن. ئەوانە بەهێزێکی بچووگە گیرێن و هەموو هێزی جیهان ناتوانێت لە بن دەستان دەری بێنێ. ئەگەر باوەڕناکەن حەزەکەم خەڵکم لەگەڵدا بنێرن تا پیشانتان بدەم. پاژەم گرفتە هێزی سوارەیان دێ لە دەشتاییەکاندا کە خۆیان بە ئاوتەی سوارەکانی شازانن. هەر لەم دوایانەدا شا داوای کردن کەچی ڕابەرەکەیان داعی نهات بچێ. جاگەر بتوانن دزە بۆ چیاکان بکەن و دەربەندەکە پێش دوژمن بگرن ئەگەر لە دەشتاییەکەدا دوژمن ببەزێنن کەوا نەکەر بەرەنگاری سوارەکانیان بن بەڵکو بەرەنگاری 120,000 پیادەژەبنەوە ئەو ساگەنە ڕووبارەکان. یەکەمیان تێرمۆدۆنە کە 300 پێ و باسانی لێ ناپەڕنەوە. بە تایبەتیش ئەگەر هێزێک لەو بەربن و هێزێکی گەورە بە دواتانەوە بن. اینجا ئیرس ئەویش 300 پێ بەرینە. ڕووباری سێم خالیسە چارەکە میلێک بەرینە و بە بێ بەلەم لێ ناپەڕنەوە. جاکێ بەلەمتان بۆ دابینەکە. پەڕینەوەی پارتۆنیوسیش هەر سەختە. ئەو ڕووبارەشتانە پاش پەڕینەوەی خالیس اینجا مەگەر بیگەنێ. بەڕای من هێشتا گەشتەکە هەر دەبێ بکرێ. ئەگەر بەردەریادا بڕۆن ئەتوانن بە درێژایی لێوارکە بڕۆن تا سینۆپ و لە سینۆپ بۆ هێراکلی و ئیتر گرفت نامێنێ چونکە لە هێراکلی کەشتی زۆرن. لە کۆتاییە موتارە هەندێک خەڵک لی بە گومان کەوتن کەوا لەبەر کۆرالیس وا دەڵێ چونکە پەیوەندی ڕسمیان هەیە. هەندێکی دیکەش باوەڕیان وا بوو پارەی دراوەتێ تاوکۆم قسانە بکە. هەندێکیش گومانیانەوە بوو کە دەیەوێ زیان بە سینۆب نەگا. هەرچۆنێک بێ یۆنانی دەنگیان بۆ ڕێگەی دەریادا. پاژەمە زەینەفونم قسانی کرد. پیاوانی سینۆب لەشکر ئەو ڕێگەی هەڵبژارکەیەوە ڕاتان سپارد. ئێستا بارەکەم بەم جۆرەیە. ئەگەر کەشتی بای هەر هەمویان پەیدا بکەن ئێمە بە دەریادا دەڕۆین. بەڵام ئەگەر هەندێک بەجێ بمێنن ئێمە سواری کەشتەکان نابین. ئێمە دەزانین ئەگەر هێزمان یەک بێ ئەوسا ژیانمان دەپارێزرێ و خۆراکیش پەیدا دەکەین. دەنا بە پەرتەوازەیی ئەوسا لە یەکسیر بەولاوە
هیچمان پێ ناکرێ. کە باڵوێزەکە ئەمەیبیست داوای کرد نوێنەرێک بۆ سینۆ بنێرن. کیلمیاخۆس و ئەریستۆن و سامۆلەس چوون بۆ سینۆ. زەینەفون بە ژمارەی هۆپلێت و پەلستار دواتە چەکدارە قورس و سووکەکان و تیرەنداز و بەرتاوێژ و سوارەکانەوە هاتەوە. ئێستا پاش ئەمە موشارەزایی کە لەو پەڕی توانادان ئەمەی ڕەچاو کرد کە ئەوان لە یۆکسینا بوون و کەوا هێزێکی ئاوەهازل بەبێ پارەیەکی ئێژگار زۆر کۆ نابێتەوە. بیری کردەوە کە شارێک بدۆزێتەوە تاوەکو مڵک و توانایەکی زۆر بۆ یۆنان پەیدا بکە. شارەکە دەبێتە شارێکی مەزن بە ڕەچاوکردنی ژمارەی یۆنانیەکان و ژمارەی خەڵکی یۆکسین. بەم نیازە بەبێ ئەوەی بۆ کەسی بدرکێنێ قوربانی کردە خێر. سیلانۆسی بان کرد کە فاڵگرێکی کۆرش بوو، بەڵام لە ترسی ئەوەی کە لەوێ بمێنن سیلانۆس قسەکەی بڵاو کردەوە، گوایە زەینەفون دەیەوێ لەشکرێک لەوێ بمێنن و دەیەوێ شارێک بدۆزێتەوە تاوەکو دەسەڵات و ناوبانگ بۆ خۆی پەیدا بکە. سیلانۆس دەیویست زوو بگەڕێتەوە بۆ یۆنان، چونکە ئەو 300 داریکەی مابوو کە کۆرش پێی بەخشی بوو بەهۆی پێشبووینە ڕاستەکەی دەربارەی دەڕۆژەکە کە سەربازەکان ئەمەیان بیست هەندێکیان بۆ ئەو چوون کە لەوێ بمێنن، بەڵام زۆربەیان وانە بوون. تیمۆسۆنی داردانی و تۆراکیسی بیوتی قسەیان لەگەڵ چەند بازرگانێکی هێراکلی و سینۆپی کرد و وتیان ئەگەر پارە بۆ لەشکرەکە پەیدا نەکەن ڕەنگە هەموومان لێرە بمێنین. وتیان زەینەفون هانمانەدا دەڵێ دەبێ لێرە بمێنن، وەکو دەبینین ئێستا خۆراک بۆ گەڕانەوە پەیدا ناکرێ و کە دەچینەوە ماڵێ سوودێکتان بۆ خزمەکانتان نابێ، کێ دەڵێ دەگەنەوە. بەڵام ئەگەر حەز بکەن دەتوانن بە ئارەزووی خۆتان شوێنێک لە ناوچەی یۆکسیندا گیر بکەن، ئەوانەی دەڕۆن با بڕۆن و ئەوانەی حەز دەکەن با بمێنن. کەشتی زۆرن، دەتوانن بەسەر هەر بەندەرێکدا بدەن. تیماسۆنی داردانی هەستا یۆرماخۆسی داردانی و تۆراکیسی بیوتی لەگەڵ بازرگانەکاندا نارد کە ئەمان قسە بۆ خەڵکی شارەکە بگێڕنەوە. خەڵکی سینۆ بیستیان نامەیان بۆ خەڵکی تیمیسیۆن نارد کە هەندێک پارە قبول بکە تاوەکو لەشکری دوژمنی زەینەفون بروژێنێت و لە یۆکسین بڕۆن. قسەکەی پەسەند کرد و لە کۆبوونەوەکەدا موتارەیدا: سەربازان، ئێمە نابێ بیر لەمانە بکەینەوە، نابێ هیچ شتێک لێوەنان بە گرنگتر بزانین. کەچی هێشتا بۆ ئێوەم باس نەکردووە، دەبیستم هەندێک کەس بە نیازی مانەوە قوربانی دەکەن. ئێستا بەڵێنە دەم ئەگەر بڕیاری ڕۆیشتن بدەن مانگانە بڕێک پارەی زۆرە دەم تاتان بم بۆ تڕوات. من لەوێ ئاوارە بووم، شارەکەم یارمەتیتانەدەن چونکە بەگەڕانەوەی من شادمانە بن. لێوە ئەتوانم بۆ شوێنی واتان بەرم کە پارەیەکی زۆرتان دەست بکەوێ. من شارەزاییم لە ئاوێولا و فێرگا و تڕواد و هەموو ناوچەی ژێر دەسەڵاتی ئەرتابازوس هەیە، هەم بەهۆی کە بە ئەسڵ خەڵکی ئەوێم و هەم بەهۆی ئەوەی کە لەگەڵ کۆرش و دەرسەلیسدا چوومەتە جەنگ. تۆراکیسی بیوتی ئەوەی کە نیازەکەی زەینەفونی ئاشکرا کردبوو هەستایە وتی: ئەگەر لە یۆکسین بڕۆین دەگەینە خەرەسنیۆس کە ناوچەیەکی تێر و بەپیتە و ئەوەی حەز بکە دەتوانێت لەوێ بمێنێت و ئەوانی دیکە بگەڕێنەوە ماڵی خۆیان، چونکە یەکێک لە وڵاتانی بێگانەدا بۆ زەوی بگەڕێ لە کاتێکدا یۆنان زەویوزاری زۆرە. هەروەها تا دەگەنەوە من و تیماسیۆن موچەتانە دەینێ. ئەمەی وت کە زانی خەڵکی سینۆپ و هێراکلی بەڵێنی پارەیاندا بوو بە مەرجێک کە ناوچەکە چۆڵ بکەن. میلیسیۆس و لیکۆن ئاخەیی بوون، هەستانەوە وتیان ئەمە کارێکی دڕندانە بوو کە زەینەفون ویستویەتی بە خەڵکەکەی بسەلمێنێ لێرە بمێنن و بە دزیە و قوربانی کردووە. جا زەینەفون ناچار کرا هەستی قسە بکە. زەینەفون ئەم قسانەی کرد: سەربازەکان، وەگەزانین من قوربانیم بۆ خۆم و بۆ ئێوەشەکەم. نیازمەوەیە کە قسە و ڕەفتار و کردەوەم باشترین و سەربەرزترین ئەنجامیان هەبێ. نازانم ئایا باسی بکەم یاخوو بە یەکجاری واز لە هەمووی بێنم. دەربارەی قوربانیەکە
سیلانوسی فالگروتی دیمەنی قوربانیەکە زۆر باش بوو. بەناچاری ئەم وەڵامەی دایەوە چونکە خۆم شارەزاییم هەیە. بەڵام وتی قوربانیەکە نیشانی هەندێک خیانەت و تافرەدانەدا لە دژی من. ئەمەش چونکە خۆی ئەم نیازەی هەبوو کە لە بەرچاوی ئێوەدا هێرش بکاتە سەر من لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەم چیرۆکەی گوایە من بەبێ پرسی ئێوە پلان نەگێڕم. لە ڕاستیدا ئەگەر ببینم ئێوە بێچارە ماون ڕەنگە خەریک بم وا بکەین شارێک داگیر بکەین، ئەوسا ئەوەی حەز دەکا بڕوا دەڕوا ئەوانی دیکە دەمێنن تاو کاتەی کە پارەمان دێتە دەست. هەرچۆنێک بێ من دەبینم خەڵکی هێراکلی و سینۆب کەشتی دەنێرن بۆ ئەوەی کە بڕۆین. ئەم پیاوانەش بەڵێنی موچەتانت دەنێ کە لەم مانگا دەست پێ بکە، کەواتە باوەڕم وایە ئەمە باشترین شتە بۆ ئەوەی بە ساغی بگەڕێینەوە و موچەشمان بدرێتێ. یەک لەبارەی خۆمەوە واز لە پلانەکەم دێنم و بە تێگڕای ئەو کەسانەش دەڵێم ئەوانەی پلانەکەیان بەباش دەزانی بە ئەوانی ژواز بێنن. ئەوەی من بیری لێ دەکەمەوە ئەوەیە تا پێکەوە بین ئەوسا ڕێز و خۆراکیش پەیدا دەبێ. ئەمە ئامانجێکی ئاساییە بۆ هەبوونی هێز کە دەتوانم شمکی خەڵکی بێدەسەڵات بەرین. بەڵام ئەگەر بڵاو ببینەوە هێزەکەتان ببێتە چەند بەشێکی بچوو ئەوسا خۆراکمان پێپەیدا ناکرێ. هەروەها دەربازبوون لێرە دەبێت تەخەمێکی گەورە. ئیتر بۆ چوونی من وەک بۆ چوونی ئێوەیە کە دەبێ بگەڕینەوە بۆ یۆنان. دەناگەر کەسێک ئێمەی بەجێ هێشت دەبێ دادگایی بکرێ. ئەوانەی کە قسەکەم پەسەند دەکەن با دەست بڵند بکەن. هەموو دەستیان بەرز کردەوە. سیلانۆس ویستی دەنگ بەرز بکاتەوە و قسە بکە کە شتێکی یاساییە ئەگەر هەندێک کەس بەتەنیا بڕۆن، بەڵام سەربازەکان هەڕەشەیان لێ کرد ئەگەر بزانن خەریکی هەڵاتنە ئەوسا ئەیکوژن. کە دواتر خەڵکی هێراکلا بیستیانەوە کەوا لەشکرەکەت دەوێ بڕوات و گازەینەفون مەسەلەکەی خستۆتە دەنگدانەوە ئەوسا کەشتەکانیان نارد، بەڵام نەیانتوانی پارەکە بۆ تیماسیۆن و تۆراکیز دابین بکەن. ئەمانەش کە بەڵێنی موچەیاندا بوو ترسێکی گەورەیان گرت. بۆیەش بەخۆ بە هەموو جەنەڕاڵەکانی دیکە کە دەستیان لە پلانەکەدا هەبوو هاتنە لای زەینەفون. تەنها نیۆنی ئاسینیان لەگەڵ نەبوو، جێگری کلێرخۆز کە هێشتا نەگەڕابەوە. بە زەینەفونیان وت لە کاری پێشومان پەشیمانین و وتیان وایان زانی کە باشترین شتەوەیە بە ڕووباری فاسیسدا بڕۆن کە کەشتی لێ دەست دەکەوێ. دەبێ خاکی فاسیس داگیر بکەن. لەم سەردەمەدا نەوەیەکی ئاەتیس پاشای ناوچەکە بوو. لە وەڵامی ئەمەدا زەینەفون وتی باش نییە هیچ شتێک لەم قسانم بگاتەوە لەشکەر. ئاراسە ئەڵقەی 20. زەینەفۆن بەرگری لە خۆیەکە. سەربازەکان بینیان مەسەلەکە تێکەڵ و پێکەڵ کراوە و نیۆن وای هەڵبەست گوایە زەینەفۆن قسەی خۆی پێش جەنەڕاڵەکان خستووە و دەیەوێت سەربازەکان تەفرە بدا و بیان گەڕێنێتەوە بۆ فاسیس. سەربازەکان بە بیستنیان قسەیە تووڕە بوون. کۆبوونەوە بەسرا و بە کۆمەڵ قەرەباڵغیان دروست دەکرد و ترسێک پەیدا بوو وەکو جارەکەی پێشوو لە مەسەلەی نامەبەرەکانی کۆڵخی و بەرپرسانی بازاردا ڕەفتار بکەن. زەینەفون کە بینی کارگەیشتۆتە ئەمە داوای کۆبوونەوەی گشتی کرد تاوەکو لە خۆڕا کۆبوونەوە و قەرەباڵغی دروست نەکەن. ئیتر جارچیەکانی دەنگدا کۆبوونەوەی گشتی ڕابگەێنن. یەکسەر بە لێشاو هاتن و دیار بوو کە سەرگەرمی کۆبوونەوە بوون. زەینەفون جەنەڕاڵەکانی بەمە تۆمەتبار نەکرد کە چ پێشنیازێکیان کردووە. لە باتیەوە بەم جۆرە قسەی کرد: سەربازەکان، بیستومە یەکێک منی تۆمەتبار کردووە گوایە دەمەوێت تەفرەتان بدەم و بتان بەم بۆ فاسیس. بۆیە تکاکەم ڕێگە بدەم قسەی خۆم بکەم. ئەگەر سەرمێندرا کە من خراپەی ئێوەم دەوێ کەواتە نابێ بەبێ سزا دەربچم، بەڵام ئەگەر سەرمێندرا کەوا تۆمەتکارانی من خراپ دەکەن ئەوسا دەبێ
بەم جۆرە ڕەفتاریان لەگەڵدا بکەین کە لێیان دەوەشێتەوە. ئێستا هەموو زانن کە لەم ناوچەیەدا هەتاو لەکوێ هەڵدێت و لەکوێ ئاوا بێ. ئەگەر یەکێک بخوازێ بەرەو یۆنان بڕوا، دەبێت بەرەو خۆر ئاوا بڕوا، کەچی ئەگەر وڵاتی خەڵکی ناوچەیەکان بخوازێ دەبێت بەرەو خۆرەڵات بڕوا. ئێستا ئاشکرایە کە کەس ناتوانێت فێڵتان لێ بکا و بڵێ خۆر لێرەوە هەڵدێ و لەوێوە ئاوا دەبێ. هەروەها ئەوەش ئاشکرایە کە بای بە کوور بەرەو یۆنانمانەبات و بای باشووریش بەرەو فاسی سەچێ. کەواتە چۆن باوەڕ دەکەن کەسێک بتوانێت تەفرەتان بدات کە بای باشوور هەڵی کرد سواری کەشتیتان بکات و بڵێ وا بۆ یۆنان ڕۆین؟ ڕەنگە بڵێن من لە شوێنەیەدا سواری کەشتیتانەکەم، بەڵام کە سوار بوون بەلایەکی دیکەتانتان بەم. خۆ من سوار یەک کەشتیە بم، ئێوە بە 100 کەشتی. کەواتە چۆن بەرەو وڵاتێکتان بەرم کە نایخوازن، یان تەفرەتان بدەم کە بە دوای من بکەون؟ دەباوە بزانین کە تەفرەمدان و گەیشتی نەفاسیس ئەوسا دابەزن و ئەزانن کە ئەمە یۆنان نییە. ئەوسا من بەتەنیا بم و ئێوەش 10,000 کەس بەچەکەوە. کەواتە پیاو چۆن ئەتوانێ خۆی بداتە بەر دادگایەکی ئاوەها؟ نەخێر، هەموو چیرۆکانە لەلایەن کەسانێکی گێلەوە کراوە کە حەسوودیان بە من بردووە، چونکە ئێوە بە جۆرێکی تایبەت ڕەفتارم لەگەڵەکەن، واش هەر بۆیان نییە حەسوودی بکەن. ئایا ڕێگەم لە کەس گرتووە قسەی خۆی بۆ ئێوە بکات؟ ئەگەر قسەیەک هەیە یان ئەگەر لە مەیدانی شەڕدا شتێکی نواندووە و دەیەوێ شەڕ بۆ ئێوە بکات و ئەگەر بەشەو دەچێ پاسەوانی بۆ ئێوە دەگرێ، ئایا لە هەڵبژاردننی ئەفسەراندا ڕێگەم لە کەس گرتووە قسە بکە؟ من ئامادەم واز بێنم با جێگەی من بگرێتەوە بە مەرجێک کە مسۆگەری بکەم کە چاکەتان لەگەڵڵاکە. ئیتر بەسە، من زۆرم بینی ئەوەی باوەڕ دەکا کە من نەم دەتوانی تەفرەتان بدەم یاخود کەسی دیکە دەتوانێ ئەمە بکە با قسە بکات و تێمان بگەێنێ. جاپاژەوە مەسەلەکە سەر دەبێتەوە، یەکسەر بڵاوەی لێ نەکەن پێش ئەوەی گوێ لە من بگرن. دەبینم ڕەوتێکی تایبەتی لە نێو لەشکرەکەدا پەیدا بووە. ئەگەرم ڕەوتە بەردەوام بێ کەواتە کاتیەوە هاتووە بیرێک لە حاڵی خۆمان بکەینەوە، با لە بەرچاسمان و چاوی دۆست و دوژمندا بە بێکەڵکترین کۆمەڵی خەڵک ناو نەبرین. کامەیان بیست و ویستیان مەبەستەکە بزانن داوایان کرد بەردەوام بێ، ئەوسا دەستی بە قسە کردەوە. وا بزانم لە بیرتانە کە هەندێک خەڵکی ناوچەیی برادەری خەڵکی سیراوز بوون، داهاتن مێگەل و گاڕانیان بێ مافرۆشت. وا بزانم هەندێکتان چوونەتە ئەوێ و شومەکتان کڕیوە. کلێرە تۆس کاپتنێک بوو شوێنێکی بچووکی دۆزی بۆوە، بەهۆی کەوا خەڵکەکە ئێمەیان بە برادەر دەزانی پاسەوانیان نەدەکرد. شەوێک بەبێ پرز لەگەڵ برادەرەکانی هێرشی بۆ کردووە بە نیازی ئەوەی کە دەستکەوتی ببێ و بەتاڵانیەوە لێکسین دەرباز بن. ڕۆژهەڵاتە بوو، خەڵکەکە ساز ببوون و بەرەنگاریان ببوونەوە. کلێرە تووس و هەندێکیان کوشت بوو، هەندێکیشیان گەڕا بوونەوە. ئەمە لەو ڕۆژەدا ڕوویدا کە خەریک بووین لێرە بجوڵێن. هەندێکمان بە دەریادا ڕۆیشتن و هەندێکی شێشتا بەڕێ نەکەوت بوو. بە گوێرەی خەڵکی سیراوز 3 ڕیشت پێ و شوێنە داوای کۆبوونەوەیان لەگەڵ جەنەڕاڵەکان کرد، بەڵام کە زانیان ئێمە ڕۆیشتوین کەوا هێرشەکە بەبێ پرس کراوە پێیان خۆش بوو، نیازیان هەبوو بە کەشتی بێن بۆ ئێرە تاوەکو ڕووداوەکە بگەڕنەوە و ڕێگەش بدەن تەرمی مردووەکان وەربگرینەوە. بەڵام هەندێک لەم یۆنانیانەی کە لێرشەکەدا بەشدار بوون ئەو ڕیشسپیانەیان بینی و باربارانیان کردن و هەرسێکیان کوشت. اینجا خەڵکی سیراوز مەسەلەکەیان بۆ ئێمە گێڕایەوە و ئێمەش زۆر پێی قەڵەس بووین. گفتوگۆمان لەگەڵ سیراوز کرد کە چۆن تەرمی یۆنانیەکان بنێژن. ئێمە لە دەرەوەی سەرا لای جبەخانەکە دانیشت بووین کە لە ناکاو گوێمان لە هەرایەک بوو. هاواردەکرا تیان هەڵدەن، بەربارانیان بکەن. هەر ئەوەندەمان زانی خەڵک بەبەر بۆمان هاتن. خەڵکی سیراوز
کە ئەم کوشتارەیان بینی بوو ترسان و هەڵاتن. هەندێک لە ئێمەش ترسان و هەڵاتن، بەڵام بۆیان چووم تا بزانم ئەو هەرایە لەسەر چییە. هەندێکیان تێنە دەگەیشتن هەراکە چییە و هەندێکیان بەردیان لەدەستدا بوو. لە کۆتاییدا تێگەیشتم کەسێکم دۆزیەوە، وتی بەرپرسەکانی بازار ڕەفتاری ناشرینیان لەگەڵ لەشکر دەکرد. لەم کاتەدا یەکێک زیلارخوسی دیت بەرەو دەریا شۆڕەبەوە، هاواری کرد کە ئەوانی دیکە گوێیان لێبوو پەلاماری ئەم پیاوەیاندا، وەکو بڵێن چاویان بە یەکانی بەراز کەوتووە یان نێریکی بزنی کێوی. کە خەڵکی سیراو سەربازەکانیان بینی بۆ لای ئەوان دەچن، لایەن مسۆگەر بوو کە پەلاماریانەدەن، بە خێرای هەڵاتن و خۆیان هەڵدا بۆ نێو دەریا. لە ڕاستیدا هەندێک لە ئێمەش خۆیان هەڵدا و ئەوانەی مەلەیان نەدەزانی خنکان. باشە ئایا بۆچی ئاوەهایان کرد؟ ئەوان خراپەیان لەگەڵ ئێمە نەکردبوو کەچی لە ناکاو ئەوەندە لێمان ترسان. ئێمەیان بەسەگی هارەزانی. ئێستا ئەگەر ئەم جۆرە شتانە بەردەوام بن، بیر بکەنەوە لەشکرەکەمان بە چه حاڵێک دەگا. ئێوە کە بەشی گەورەی لەشکرەکەن توانای شەڕتان نامێنێت و ناتوانن سنوورێک بۆ دوژمنایەتیدا بنێن. هەر کەسێ بە هەوەسی خۆی تاقمێک دەبا بەسەر خەڵکدا دەدا. اینجا کە نوێنەرێکیان بینی شکات بکە، ئەو سای کوژن و کەس نامێنێ شکات بکە. واتە وای لێدێ ئەو کەسانی کە ئێوە هەڵیان دەبژێرن دەسەڵاتیان نامێنێ. کەچی ئەو کەسانی کە لە خۆڕە دەکرێن ئەفسەر و لە خۆڕە هاوار دەکەن بەربارانیان بکەن، بایی ئەوەی دەسەڵاتی ببێ کە بێ دادگایی و باوەسی خۆی سەربازێک لە ئێوە لە سێدارە بدا. کەوا خەڵکێک لە ئێوە گوێڕایەڵ دەبن، کەچی ئەو کەسانی کە لە خۆڕە دەکرێن ئەفسەر و لە خۆڕە هاوار دەکەن بەربارانیان بکەن، بایی ئەوە دەسەڵاتیان دەبێ کە بێ دادگایی و بە هەوەسی خۆیان سەربازێک لە ئێوە لە سێدارە بدەن. ئێستا ئەم ڕاستیە ڕەچاو بکەن کە خۆهەڵبژاردەکان چیان بۆ ئێوە کردووە؟ ئایا زیلەرخۆست زیانی بە ئێوە گەیاندووە؟ ئەو ڕاستەوخۆ بۆ دەریا چوو بە بێوەی ڕازیتان بکە. ئەگەر لە لایەکی دیکەوە ئەو بێتاوان بێ، ئەو بەترسەوە لە لەشکرەکە ڕای کردووە، لە ترسی ئەوەی کە بەبێ دادگایی لە سێدارە بدرێ. ئەوانەی کە باڵیۆزەکانیان بەرباران کردووە وایان لە ئێوە کرد کە تاقمەیۆنانیەک بن، نەوێرن بچنە ئەم شارە مەگەر بە تۆپزی بچنە ژوور. سەبارەت بە مردووەکان ئەگەرچی پێشتر دەرفەتە بوو تەرمەکان وەربگرینەوە، بەڵام ئێستا و خەڵکام ڕێگەیشیان بڕی. کێ ئامادەیە باڵوێز بنێرێ لە کاتێکدا کە خۆی باڵوێزی خەڵکی کوشتە بێ؟ هەر باشە وا داوایان لە خەڵکی سیراوس کردووە کە مردووەکان بنێژن. جا ئێستا گەرەم ڕەفتارانە ڕاز بن، کەواتە پەسەندیان بکەن تاوەکو بزانین لەمە و دوایشەکان چۆن بەڕێواچن و هەر کەسێک خەمێک لە خۆی بخوا. بەڵام ئەگەر باوەڕتان وایە کام ڕەفتارانە پتر لە ڕەفتاری دەڕندە دەکەن لە چاو ڕەفتاری مرۆڤ، کەواتە با سنوورێکی بۆدا بنین. ئەگەر وانەکەین کەواتە چۆن ئەتوانین قوربانی بۆ خوداوەند بکەین لە کاتێکدا کە خۆمان دەچین کاری خراپ ئەنجام دەدەین؟ ئەگەر ئێمە ئەم جۆرە خەڵکە بەڕەڵایە بین، چ شارێک بە خێراتنی ئێمە کە کێ لە خۆڕا دێت مامەڵە لەگەڵ ئێمەدا بکە لە کاتێکدا کە دەزانێت چه ڕەفتارێکمان کردووە؟ لە ماڵی ئومێدمان ئەوەیە ستایش بکرین، بەڵام کێ ستایشمان دەکا ئەگەر کەسایەتیمان بەم جۆرە بێ؟ لەم مسۆگەرە کە خۆمان ئامادە نین ستایشی کەسانێک بکەین کە بەم جۆرە ڕەفتارەکەن. پاژەمە هەموو سەربازەکان هەستانە سەر پێ و بەو کەسانەیان ود کە دەبێ سزا بدرێن. ئەو کەسانی ئەو جۆرە کارانەیان کردووە و لە ئایندەدا نابێ بە بەڕەڵایی ڕەفتار بکرێ و دەبێ لێکۆڵینەوە بکرێ. لەوەتی کۆرژ مردووە چه ڕەفتارێکی ناڕێک گەنجام دراوە. کاپنەکان بە سەرپشکدانران. هەروەها لەسەر ڕاستباردەی زەینەفۆن کە لەلایەن فاڵگرەکانەوە پشتیوانی کرا بڕیاردرا پاکانە لە لەشکرەکە بکرێ. ڕێوڕەسمی دینی بۆ پاکانەکردن بەڕێوەچوو.
لە کاتی تنگانەدا زەینەفۆن پابندکاری بەڕەوا دەزانێ. بڕیاردرا کە لە ڕەفتاری ڕابردووی جەنەڕاڵەکان بکۆڵدرێتەوە. لە ئەنجامدا فیلێسیۆس و زانتیکلیس بە بیزمی ناجەزا دران کەوا بەباشی چاودێری بارگەکانی نێو کەشتیەکەیان نەکردبوو. هەروەها سۆفێنتۆس بە دەمی ناجەزا درا کەوا لە ئەرکێکدا کەمتەقەمی کردبوو. یەکێک شکاتی لە زەینەفۆن کرد، گوایە دارکاری کردووە کە زۆر توندتیژ بووە. زەینەفۆن پرسیاری لە پیاوەکە کرد ئایا ڕووداوەکە لەکوێ بوو؟ وتی لەو جێگەیەدا کە لەسەرمان دەمەردین کەو هەموو بەفرە باری بوو. زەینەفۆن وتی کەواتە گەر کەشەکە ئاوەها بوو بێ وەکو باسی دەکەی لەو کاتەدا کە خۆراک بڕا بوو بۆنی شەرابمان نەدەکرد و نوقمیە و دەردەسەریە ببووین دوژمن ڕاوی دەناین ئەگەر لەو حاڵەدا ئاوەها ڕەفتارم کردبێ کەواتە من دانی پێدا دەنێم کەوا پشوم لە پشووی کەرێک زۆرتر بووە. ئەژڵێن کار هێندە بە پشووە کارگیز ماندوو نابن. باشە دەی پێمان بڵێ لەسەر چی دەرکاری کراوی؟ ئایا شتێکم ویستووە تۆ نەتێناوە بۆیە دەستم لێوەشاندووی؟ ئایا تۆڵەم دەکردەوە؟ ئایا لەسەر کوڕێکی جوانکیلە بووە یان بەسەر خۆشی کردومە؟ کابراوتی مەسەلەکە لەبەر هیچ کام لەم هۆیانە نەبووە. زەینەفۆن لێی پرسی ئایا لەبەر چەکدارە قورسەکان بووە؟ ئەو وتی نەخێر. وتی ئەی لەبەر چەکدارە سووکەکان؟ وتی نەخێر. ئەو وتی من پیاوێکی ئازادم و فەرماندەکەم ئێسترێکی دابوومێ کە لێی بخڕم. زەینەفۆن ناسیە و وتی کەواتە تۆ بووی ئەوەی کە یەکێکی بریندار هەڵگرتە بوو. ئەو وتی بەڵێ ئەوم، تۆ ئەو شتت بە من کرد و هەموو شمەکی برادەرەکانی منت فڕێدا. زەینەفۆن وتی سەبارەت بە فڕێدانی شتەکان ڕاستە وا بوو. ئیدامە پیاوێکی دیکە تاوەکو دواتر بیانداتەوە دەست خۆت. اینجا هەمووین بە ساقی دایەوە خۆت پاشەوەی کە بریندارەکەت گەیان دەجێ. بەڵام دەبێ هەموو بزانن چی ڕوویدا چونکە مەسەلەکە شایستەی بیستنە. پیاوێک بەجێ مەبوو پەکی کەوتبوو. من هەر ئەوەندەم زانی کە پیاوی خۆمانە و دوژمن نزیک دەبەوە. بۆیەشە زۆرم لە تۆ کرد کە ڕزگاری بکەی. پیاوەکە قسەکانی زەینەفۆنی سەلمان. زەینەفۆن بەردەوام بوو. وتی تۆم نارد و پاشان خۆم لەگەڵ پاسەوانەکانی پاشەڕێ هاتم. بینیم کە چاڵێکە هەڵدەکەن تاوەکو بینێژی. لە تەنیشتەوە وەستام. وانە بوو؟ وتم کارەکەت تەواو بکە کەچی لەپڕ خەڵکەکە بینیان وا جوڵێتەوە و هاواریانەکرد هێشتا زیندووە. بەڵام وتت دەبا بە ئارەزووی خۆی زیندوو بێ، من هەڵی ناگرم. لەم کاتە بوو کە لە تۆمدا. بەڵێ قسەکەت ڕاستە چونکە وا پێدەچوو کات زانی زیندووە. پیاوەکە وتی جا چییە؟ خۆ هەر مرد دوایی پیشانم نەدایی؟ زەینەفۆن وتی گومانم نییە کە هەموومان ئەمرین کەواتە دەبێت بە زیندویی بنێژرین. ئەوسا هەموو هاواریان کرد و وتیان کە بایی پێویستێ هەڵنەدراوە. پاژەمە زەینەفۆن وتی ئایا کەس هەیە بڵێ بۆچی لەم کابرایە دراوە؟ بەڵام چونکە کەس هەڵنەستا زەینەفۆن لە قسەکانی بەردەوام بوو وتی سەربازینە. مندان دەنێم کەوا لە حاڵەتی پابەندنبووندا پیاوم دارکاری کردووە. جۆرە خەڵکێکە بوون ژیانیان بە ئێوە ڕزگار کرا. لە ڕیزەکاندا پێشڕەویان دەکرد و لە کاتی پێویستدا شەڕیانە کرد. بەڵام ئەوانەی کە شوێنەکانیان بەجێهێشت و ڕایان کرد تاوەکو بەشیان لە تاڵان و دەستکەوت زیاد بکەن، گەر هەموو بەم جۆرە ڕەفتارمان بکردایە ئێستا هەمومان لە ناوچوو بووین. هەروەها ئەگەر پیاوێک گورەی بەردابێت و نەیویست بێ بەرەنگاری دوژمن بێتەوە و خۆی بەدەستەوەدا بێ. من هەم خەڵکم دارکاری کردووە و هەم زۆریشم کردووە کە لە ڕێپێواندا بەردەوام بن. چونکە جارێک لە بەفرەکەدا چاوەڕی هەندێک پیاوم دەکرد تا شمەکەکانیان تێک بنێن. هەستم کرد قاچم بە هەڵ دەجوڵێتەوە. ئیتر هەر کەسێکم بینی بێتە مەڵی کردبێ من بە پاڵم خستە سەر ڕێگا. گەڕان و جوڵە لەشی پیاو بە گەرمی ڕاگرن و قاچیش نەرمەکەن. بەڵام دانیشتن خوێنی ئەوەستاند و پەنجەکانمان سەڕە بوون. وەک دەزانن زۆر کەس تووشی ببوو. ئەگەر کەسێک بەجێ بمایە تەمەڵی بکردایە
ئێمەشی هێواژە کردەوە. من مستم لە یەک دوو پیاوداوە، بەڵام ئەمە بۆ ئەوە بووە کە نێزەی ڕمی دوژمنی نەگاتێ. ئێستاوە لە شوێنەی داین و دەرفەتان هەیە محاسەبە بکرێن، بەڵام ئەگەر بکەوتنە بەردەستی دوژمن ئایا داد دەدران؟ مەسەلەکەی من زۆر ئاسانە. ئەگەر یەکێکم سزا دابێ بۆ چاکەی خۆی بووە، کەواتە دەبێ هەمان سزا بدرێم کە باوانێک لە مناڵی خۆیان نەدەن، یاخود بەڕێوەبەری خوێندنگەیەک لەگەڵ خوێندکاران دایکە. دکتۆریش بە هەمان شێوە چەقۆ و ئاسنی داخ لەگەڵ نەخۆشەکان بەکاردەهێنێ. دەناگەر ئێوە وا دەزانن کە کەسایەتیکی ئێستا گرانم هەیە، کەواتە تکاکەم ئەمەش ڕەچاو بکەن، کەوا ئێستا لە چاو ئەوسا باوەڕم بەخۆم زیاترە و لە ئەوسا قەڵەوترم و شەرابێکی زۆرتری ژەخۆمەوە، واش هەر کەس دارکاری ناکەم، چونکە ئێستا لە هەوایەکی خۆش داین. بەڵام هەر هێندە ڕەشەباڵی کرد و دەریا بەجوڵە هات. بینیوتانە چۆن کەشتیوان لەسەر یەک سەربادان لە پیاوەکانی تووڕا بێ، هەمان شت سوکانچی لەگەڵ پیاوانی خۆی کە ئەمەش چونکە لە کاتی ئاوەهادا بچووکترین هەڵە دەبێت تەمایی تووڕەکردنی هەموو کەس. ئێوەش دانتان بەوە دانا کەوا دارکاریکردنی ئەم پیاوە لە جێگەی خۆی بووە. ئێوە بە شمشێرەوە لە تەنیشتم بوون و ئەتانتوانی فریای بکەون، بەڵام لە ڕاستیدا نە بەهانەیەوە چوون و نەدەستان لە سزادانی کەسانێک وەردا کە بە ناڕێکی ڕەفتاریانە کرد. بەم چاوپۆشینە بەترین نیشانەی بێباکیتان دیارخست. باوەڕم وایە گەر تەماشا بکەن دەبینن ئەو کەسانی کە ئەوسا ڕەفتاریان باش نەبوو ئێستا تەحەموڵ ناکرێن. بۆ سکیۆس و بۆکسەرە بە نمونە وەربگرن. لە کاتی خۆیدا درۆیەکی هەڵبەست گوایە هێندە نەخۆشە قەڵغانەکەی پێ هەڵنەدەگیرا، کەسی ئێستا کۆمەڵێک خەڵکی کۆیترایی ڕوود کردەوە. ئێوە ئەگەر تێگەیشتوو بن دەبێت پێچەوانەی سەگە دەڕەندەکان ڕەفتاری لەگەڵدا بکەن. سەگی دەڕ بە ڕۆژ دەبەسترێتەوە و بە شەو بەڕەڵاکرێ، بەڵام ئەمانەت دەبێت بە شەو ببەسترێنەوە و بە ڕۆژ بەڕەڵا بکرێن. زەینەفون بەردەوام بوو. من سەیرم پێدێ کە لە ئاستی مندا دەستدرێژی و سزاکانتان لەبیر ماوە، کەچی کە لەو سەرمایەدا یارمەتیم داون، یان کە دوژمنم دڕخستوتەوە، یان کە یارمەتی نەخۆشەکانم داوە، کەس ئەوانەی لەبیر نەماوە. ئەو کاتانەشتان لەبیر نەماوە کە لەبەر کردەوەیەکی باش ستایشم کردوون، یان ئەو پەڕی ڕێزم لە سەربازێکی بچوو بنەوە. شەرافەتمەندێتی و شادمانی لەوەدان کە کارە باشەکانی کەسێکمان لە یاد بێ، نەک کارە بەدەکانی. ئەم جارەیان خەڵکەکە ئەستانەوە و کارە باشەکانیان گێڕایەوە و ئەنجامی کۆتاییش بەدڵی هەمووان بوو. ئەڵقەی 21 ڕێپێوان بەرەو بۆسفۆر. زەینەفۆن پایی سەرلەشکری ڕاتەکاتەوە. لە پافلاگۆنیا و ماوەیان بە ڕەو بەڕاو ڕوود بەسەر بەرد. خەڵکی پافلاگۆنیاش زیرەک بوون، ئەیانزانی چۆن دواکەوتوەکان ڕاو بکەن. بە شەو زەبریان لە ڕەشماڵەکانی پێشەوە ئەوەشاند. ئیتر دوژمنایەتی لە نێوان هەردوولادا پەیدا بوو. کۆریلاس فەرمانڕەوەی پافلاگۆنیا باڵوێزێکی بۆ یۆنان نارد. ئەوان ئەسپ و پۆشاکی باشیان هەبوو. وتیان کۆریلاس ئامادەیە ڕێک بکەوێ کە هیچ لایەنێک زیان بە لایەنەکەی دیکە نەگەێنێ. وەڵامی جەنەڕاڵەکان ئەمە بوو کە دەبێت مەسەلەکە لەگەڵ لەشکر باز بکەن. پاشان میوانداریان کردن و مامەڵەیەکی زۆر باشیان لەگەڵدا کردن. پاشەوە چەنگایەکیان کردە خێر و قوربانی و خوانەیەکی باش ساز کرا. هەروەها لەسەر قەنەفەی نزم دانیشتن و بە قۆچی گاش شەرابیان خواردەوە کە شەراب خورایەوە و سرودی پایین خوێندرا. دوو پیاوی تراکی تاقمەزرەی تەواویان لەبەردا بوو، هەستان بە شمشاڵەوە سەمایان کرد، وەک سەمای جەنگ بازیانەدا و شمشێریان ڕاوەشاند. لە کۆتایی دایکێکیان شمشێر لەوەکەی تەرەدا، ئەویش خۆی مراند. میوانە پافلاگۆنیەکان هاواریان کرد و پیاوەکانی دیکە شمشێرەکەیان لێستان.
ئەویش بە خوێندنی هۆنراوەی سیستالیسیەوە دەرچوو. ئینجا هەندێک تراکی پیاوە کەوتۆکەیان هەڵگرت وەکو بڵی مردووە، لە ڕاستیشدا هیچ زیانێکی پێ نەگەیشت بوو. پاژەمە هەندێکی تر بە تاقمنزرێەوە هەستان، سەمایکیان کرد، پێیانەوت سەمای جوتیار. پیاوێک دانیشت و دەستی پێکرد تۆ بوەشێنێ، گوایە گاسنی لە گاجوود بەستووە، جووتیە کرد و چاویە گێڕا. ئینجا دزێک هات کە جوتیارەکە بینی یەکسەر چەکێڵگرت کە بەرگری لە گاجووت و گاسنەکەی بکە. نمایشەکە لەگەڵ ئاوازی شمشاڵەکرا. لە کۆتاییدا دزەکە جوتیارەکەی لەگەڵ گاسنەکە بەستەوە. هەندێک جار بەوە کۆتاییە هات کە جوتیارەکە دزەکەیە گرت. پاشەمە پیاوێکی میسیاسی دوو قەڵغانی بچووکی پێبوو، هاتە پێش و سەمای کرد. جارێک گوای نوانگوایە دوو کەس پەلاماریەدان، جارێکی تریش وای لە قەڵغانەکانە کرد وەک بڵێ دوو کەس شەڕەکەن. هەندێک جاریش تەقلەی لێدا، شتێکی جوانی نمایش کرد. لە کۆتاییدا سەمای فارسی کرد، قەڵغانەکانی بەیەکادا و کڕنووشیە بردوو بە باسەڵەستایەوە، هەمووشی بە شمشاڵەوە کرا. پاشەمە هەندێک ماتینی و ئەرکادی هەستانەوە و جوانترین بەرگ و زرێیان پۆشی بوو، بە وەزی شمشاڵ و ڕیتمی جەنگ هاتنە پێش. سرودی پایینیان خوێند و سەمایەکیان نمایش کرد کە لە ڕێوڕەسمی دینیە چوو. میوانە پافلاگۆنیەکان شاگەشکەی ئەمە بوون کە و هەموو سەمایە بە بەرگی جەنگەوە بکرێن. پیاوە میسیسیەکە کە دینی ئەم سەمایەیان بەدڵە ڕوخسەتی لە برادەرێکی خواست کە سەماکەرە کچەکە بێنێ. جاجلێکی جوانیان لەبەر کرد و قەڵغانێکی بچووکیاندایە. کچەکە سەمای پێرهیکی نمایش کرد. لێرەدا چەپڵە و ستایشی گەورە کرا. پافلاگۆنیەکان پرسیاریان کرد ئایا ئافرەتانیش لە شەڕدا بەشدارە بن؟ یۆنانیەکان وەڵامیاندایەوە کە ئەم ئافرەتە شای لە ئوردوگا دەرپەڕاندووە. بەمە ڕابواردنی و شەوە کۆتایی هات. ڕۆژی دواتر باڵیۆزەکە بان کرا و پێیان ڕاگەیاند کە پێشنیازەکەی پەسەند کراوە، کەوا هیچ لایەک خراپە ناکە. ئەوسا باڵیۆزەکە ڕۆیشتەوە. کەشتی زۆر ببوون، یۆنانی سوار بوون و شەو ڕۆژێک بە دەریادا ڕۆیشتن. بایەکی هەموار هاتوو پافلاگۆنیایان خست بووە لای دەستە چەپیان. ڕۆژی دواتر گەیشتنە هێراکلی. خەڵکی سینۆپ لە ناوچەی پافلاگۆنیا ژیان کە کۆلۆنیەکی میلۆتوسە، ساڵانە دیاری برادەرانە بۆ یۆنانیەکان نێرن لە 4000 سەتڵ گەنمی خواردن و 500 گۆزە شەراب پێکاتووە. خریستیۆفۆس هاتەوە. سربازەکان وایان زانی شتێکی پەیدا کردووە، بەڵام هیچی پەیدا نەکردبوو. تەنها نامەیەکی لە ئەناکیسپیۆس کە ئەدمیڕاڵێکی سپارتیە هێنا بوو. هەندێک سپارتی لەگەڵ بوو کە پیرۆزباییان لە لەشکرەکە کرد. لە نامەکەدا ئەناکیسپیۆس بەڵێنیدا ئەگەر لە یۆکسین دەرباز بن پارەیان بداتێ. یۆنانیەکان 5 ڕۆژ لەوێ مانەوە. کاستیان کردوە لە یۆنان نزیک بوونەتەوە مەراقیان گرت کە بەدەستی بەتاڵ نەچنەوە ماڵێ. بیریان کردەوە ئەگەر سەر لەشکرێکی کاتی هەڵبژێرن ئەوسا لەم حاڵی ئێستا باشتر سوود دەبینن کەوا ڕابەرایەتیەکە بەشبەش کراوە، چونکە ئەوسا نهێنیەکان بە شێوەیەکی ئاسانتر دەشاردرانەوە و ئەگەر پێویستیان بەکارێکی خێرا هەبوایە ئەوسا بەبێ کۆنفرانس بە بێ زۆرینەی دەنگ ڕەفتاریان کرد. کە بیریان لە مەسەلەکە کردەوە خەیاڵیان بۆ زەینەفون چوو. کاپنەکان چوونە لای و هەریەکە هەستە باشەکانی خۆی دیار خست و خەریک بۆ ڕازی بکەن کە بێتە سەر لەشکر. زەینەفون لەلایەکەوە حەزی دەکرد بیکە. ئەمەشی ود ئەگەر بیکە ئەوسا ناوبانگی لە چاو برادەرەکانی گەورەترە بێ و لە سینە ناویە ناسرێ و ڕەنگە بتوانێ قازانج بە لەشکرەکە بگەیەنێ. ئەم شتانەوەیان کرد حەزی بچێتە پایی سەر لەشکر. ئەمەشی دەربڕی کە کەس پاشە ڕۆژی بە کەس ناخوێندرێتەوە. مەترسی هەیە کە ڕەنگە ئەم ناوبانگەی ئێستاشی لەدەست بدا و هەمووی بە فێڕۆ بچێ. ئەم دوو دڵی وای لێکرد مەسەلەکە بخاتە بەردەستی خوداوەندەکان. هەستا دوو قوربانی پێشکەش بە زیۆسی خوا کرد و
ئەوەی کە نیشانە ئاسمانیەکان لە دەلفی دیاریان خست بوو کە دەبێت زیۆس ئەو خواوەندە بێ کە پرسی پێ بکە. بیریشی کردەوە کار ئەم خواوەندە بوو ئەو خەونەی پیشاندا کاتێک کە لە لەشکردا گەیشتە پایی بەرپرسێتی. ئینجاوەشی بەبیر هاتەوە کە دەچوو بۆ ئەفسۆس تاوکو بە کۆرشی بناسێنێ. لەلای ڕاست بازێک بانگی کرد، بازەکە هەڵنیشت بوو. ئەو فاڵگرەوەی کە لەگەڵی بووتی ئەمە نیشانەی شتێکی مەزنە دوور لە شکۆداری و لەشتی ئاسایی، بەڵام پێشبینی ئەوەشی کرد کە دەردەستەریەکی زۆری لە پێشە، چونکە هەندێک باڵندە پەلاماری بازەکەیانەدا. ئەوەشی وت کە نیشانەکان سامانێکی گەورەیان دیار نەخستووە، چونکە بازەکە هەر بە باڵەفرا هەندێک خۆراکی دەستکەوت. کە زەینەفون قوربانیەکەی کرد، خوداوەندەکان باشکرا ڕایان گەیاند کە نابێ پایەیەکی بەرزتر داوا بکا و ئەگەر هەڵبژێردرا دەبێ ڕەتی بکاتەوە. ئەمەش کۆتایی بە مەسەلەکە هێنا. هەرچۆنێک بێ لەشکر کۆبەوە و هەر کەس بەلای ئەو کەسەدا قسەی دەکرد کە باوەڕی پێی بوو کە بڕیاردرا ناوی زەینەفونیان دانا. دیاریش بووە گەردەنگدان بکرایە زەینەفون هەڵبژێردرا. کەچی زەینەفون هەستایەوە و ئەم قسانەی کرد: من وەکوەر کەسێک بەم شەرەفە گەورەیە شادم. سوپاسانەکەم و هیوام وایە خوداوەند توانام بدەنێ کە چاکەتان بدەمەوە، بەڵام نە بە چاکەی ئێوە و نە بە چاکەی خۆمی دەزانم کە بکرێم بەسەر لەشکر لە کاتێکدا کە یەکێکی سپارتی بۆ ئەم پایە هەبێ، چونکە گەر پێویستان بە یارمەتی بوو ئەوسا بە ئاسانی ناکرێ. هەروەها باوەڕم وایە کە من لەم پایەدا ئاسوودە نابم. من باش دەزانم کە سپارتا جەنگیان دژ بە وڵاتەکەی من ڕانەگرت، تاوایان کرد هەموو شارەکەتدان بەوەدا بنێن کە سپارتی دەسەڵاتیان لەسەر ئەوان و لەسەر هەموو یۆنانا. کە دانیان بەمەدانا ئەوسا جەنگیان ڕاگرت و هیچی تر شارەکەیان گەمارۆ نەدا. جاگەرم ڕاستیانە بزانم ئەوسا ناوم بەوە دەڕوا کە من ئەو کاتە توانیومە یەکسەر سوکایەتیم بە بەهای ئەوان کردووە. سەیریش نەبێت کە زوو بەهۆش بێمەوە. سەبارەت بە بۆچوونی ئێوە هەبوونی یەک سەر لەشکەر باشترە لە هەبوونی کۆمەڵێک فەرماندا. دڵنیابن ئەگەر یەکێکی دیکە هەڵبژێرن من نابمە مایی کێشە و گرفت. باوەڕم وایە کە لە کاتی جەنگدا هەر کەس ئالۆزی بۆ سەرکردەکەی دروست بکە ئەم کەسە ئالۆزی بۆ خۆیانێتەوە. لەلایەکی دیکەوە گەر من دامەزرێم ئەوسا سەیرتان پێ نەیە کە خەڵکێک پێی قەڵز بێ هەم بە پایەکەی من و هەم بە هەڵوێستی ئێوە. پاشەم وتارە خەڵکێکی زۆرتر هەستانەوە و داوایان کرد قبوڵی بکە. ئاگاسیا سیستی ماڵفی وتی ئەمە ڕایەکی پوچە و پرسیاری کرد باشە ئایا سپارتیەکان بەوە شتوڕابن ئەگەر خەڵکێک بۆ نانی ئێوارە سپارتیەکی نەکردە سەر پشک؟ ئەگەر ئاوەهایە کاواتە ئێمەی ئەرکادی بۆمان نییە ڕابەرایەتی تیپێکیش بکەین. لێرەدا هەمویان بە هاوار پشتیوانیان لە قسەکانی ئاگاسیاس کرد. زەینەفون هەستی کرد کە نابێ مەسەلەکە ئاوەها بەجێ بهێڵێ، بۆیە چوە پێشەوە وتی برادەرینە، بۆ ئەوەی خاترجەم بن سوێن بە هەموو خوداوەندەکان دەخۆم، هەر کەزانیم بیر لە چی دەکەنەوە قوربانیم پێشکەش کرد بۆ ئەوەی بزانم کە ئایا ڕابەرایەتیم قبول بکەم یان نا. خوداوەندەکان زۆر بەڕوونی لە دیمەنی گۆشتەکە دیاریان خست. ئەوەندە ڕوون و ئاشکرا بوو کەوا کەسێکی نەزانیش تێگەیشت کە نابێ فەرماندەییتان قبول بکەم. ئیتر خریستیۆفۆسیان هەڵبژار. پاژەوەی هەڵبژێردرا ئەم قسانەی کرد: باش بزان نەگەرێکێکی دیکەتان هەڵبژاردایە من دژایەتیم ناکرد. هەرچۆنێک بێ ئێوە چاکەتان لەگەڵ زەینەفون کرد کەوا ئەمتان هەڵنەبژارد، چونکە دێسکیۆپیۆس نیازی هەبوو تا پێی بکرێ لە بەرچاوی ئەنا کیسپیۆس ڕەشی بکات و من هەر خەریک دەبووم چاکی بکەم. دیکیسپیۆس وتی زەینەفون وای پێباش نەبووە ڕابەرایەتی لەشکرەکەی کلێرخوس باوبەشی لەگەڵ خۆیدا بکە، چونکە دیکیسپیۆس پارتیە کەچی پێی خۆش بووە باوبەشی لەگەڵ تیمەسۆن بیکە، چونکە ئەم داردانیە.
جا کە ئێستا منتان هەڵبژارد منیش خەریک دەبم کە خزمەتتان بکەم. ئامادە بن سبەی نێگەر کەش و هەوا باش بوو بە دەریادا سەفەر دەکەین ڕێگەمان بەرەو هێرە کلیە و کە گەیشتینە ئەوێ ئەوسا باسی گژ مەسەلەکانەکەین. لەشکر دەبێتە سێ بەش. ڕۆژی دواتر بە دەریادا ڕۆیشتین بۆ ماوەی 2 ڕۆژبایەکی سەخت هەڵی کرد. بە درێژایی لێواری جاسۆن دەڵێن گوایە ئارگۆ لێرە کوژراوە. سەرچاوەی ڕووبارەکانی تێرمۆدۆن، ئێریس، هالیس، پارتینیۆس لەوێ بوون. پاشەوەی لە پارتینیۆس تێپەڕین گەیشتینە هێراکلی، شارێکی یۆنانیە و کۆڵۆنیکی میاگرایە لە وڵاتی مارەدینەکاندا. کەشتیەکانیان لە نیمچە دوورگەی ئاخەڕووسیا هێشتەوە. ئەم نیمچە دوورگەیە کاڵێن هێرقل لێی چۆتە جیهانی ژوورەوە بۆ ئەوەی سێربەروز بێنێ. نیشانەکانی گەشتەکەی هێرقل لەوێ مابوونەوە کە قوڵاییەکەی چارەکە میلێگە بوو. خەڵکی هێراکلی دیاری دۆستانەیانە نارد. بریتی بوو لە 4000 سەتڵجۆ، 2000 گۆزە شەراب، 20 گا و 100 بەرەخ. لەم ناوەدا ڕووبارێکە بوو بە ناوی لیکۆس کە نزیکەی 200 پێبەرین بوو بە نێو دەشتاییەکەدا ڕۆیشت. لێرە سەربازەکان کۆنگرەیان بەست بۆ ئەوەی بزانن ئایا گەشتەکەیان لێوکسین بە زەویدا بەیاخود بە دەریادا تەواوی بکەن. کەسێکی ئاخەیی ناوی لیکۆن بوو هەستا و ئەم قسانەی کرد: برادەران، من سەیرم پێدێ کە جەنەڕاڵەکان پارە نادەن تاوەکو خۆراک بکڕین. ئەم بەشە خۆراکەی کە پێمان گەیشت بەشی 3 ڕۆژ ناکا، دەبێ خۆراک بۆ خۆمان پەیدا بکەین. بۆیەشە دەبێت داوا لە خەڵکی هێراکلی بکەین کە 3000 دراوی بە نرخمان بۆ بنێرن. کەسێکی تر وتی دەبێ لانیکەم 10000 بێ. پێویستە هەر ئێستا وەفدێک بۆم مەبەستە بنێرین بزانین وەڵامیان چییە بێ تاوەکو بە گوێرەی وەڵامەکەیان بجوڵێنەوە. اینجا ناوی شاندەکەیان دانا. پێشەمویان خریستیۆفۆس چونکە سەرلەشکر بوو. اینجا هەندێک کەس ناوی زەینەفونیان دانا. خریستیۆفۆس و زەینەفون هەردووکیان دژی پێشنیارەکە بوون چونکە باوەڕیانە کرد کە نابێ هێز دژ بە شارێکی یۆنانی بەکار بێ. جا لەبەرەوەی هەردووکیان لاریان هەبوو، سەربازەکان لیکۆنی ئەخەیی و کلیماخۆسی پەهەریاس و ئاگاسیاسی ئیستیمالفیان دانا. ئەوان چوون بۆ هێراکلی و بڕیاری لەشکرەکەیان پێڕاگەیاندن. دەڵێن لیکۆس هەندێکی شەڕەشەی کردبوو. خەڵکی هێراکلی وەڵامیاندا بووە کە مەسەلەکە باز دەکەن. اینجا یەکسەر هەموو شتومەکانیان لە دەرەوە برد بۆ ناو شوراکانی شار و دەروازەکان قاپات کران و چەکدارەکانیان لەسەر قەڵاکە وەستان. دەرەنجام جەنەڕاڵەکان تۆمەتبار کران کە پلانەکەیان تێکداوە. ئەرکادی و ئاخەیی کۆبوونەوەیەکی جودایان بەست. سەرکردەکانیان کلیماخۆس و پەهراسیا و لیکۆنی ئاخەیی بوون. بۆ چوونەکەشیان ئەمە بوو کە مایسە شۆڕیە ئەگەر ئەسینیەک و سپارتیەک کەوا هیچ شتی پێکیان بۆ لەشکرەکە نەهێناوە ڕابەرایەتی لەسەر سەربازەکان بکەن. ئەوەن کارە سەختەکانیان ئەنجام داوە کەچی خێرەکەی بۆ خەڵکی دیکە چێ. لە کاتێکیشدا کەوا ئەگەر خۆیان نەبانایە ئێستا ئەوان بە زیندویی نەمابوون. بەشێکی دیکەی لەشکرەکە بەحاڵ جێدەستیانە بوو. لە ڕاستیدا پتر لە نیوەی لەشکرەکە ئاخەیی و ئەرکادی بوون. جاوتیانە گەر هۆشیاری هەبێ دەبێت جەنەڕاڵ بۆ خۆیان هەڵبژێرن و بەجیا ڕەفتار بکەن تا سوودێکیان بۆ خۆیان هەبێ. ئەمە بوو کە بڕیاری لەسەردرا. ئەو ئارکادی و ئاخەیانەی کە لە ژێر فەرماندەیی خریستیۆفۆس و زەینەفوندا بوون بەجێیان هێشتن و لەگەڵ ئەوان کەوتن و 10 جەنەڕاڵیان هەڵبژارد کە دەبێ بەپێی بڕیاری گشتی بڕۆن. بەم جۆرە ڕابەرایەتی خریستیۆفۆس پاش 6 هەفتە کۆتایی هات. زەینەفون نیازی هەبوو لەگەڵیان بکەوێ چونکە باسوودەتری ئێزانی بەتەنیا نەڕوە. بەڵام نیۆن پێی سالماند کە لەگەڵ ئەودا بڕوا. لە خریستیۆفۆسی بیستە بوو کەوا کلیندەر حکومڕانی بینزەنتیۆمە
پێیوتووە کە بە هەندێک کەشتی بچووکەوە دێ بۆ بەندەری کاڵب. ئیتر ئەم ئامۆژگاریەی بە زەینەفون وت بە مەرجێک بە کەس نەڵێ، چونکە خۆیان و سەربازەکان و گەشتایەکان بۆ ئەوەی لێۆکسین دەرباز بن. خریستۆفۆس بەم ڕووداوانەی دوایی زویر بوو، بە زەینەفونی وت با بارەزووی خۆی بکە. زەینەفون هێشتا حەزیە کرد لەشکرەکە پەرد نەبێ، کەچی کە قوربانیەکی کرد بەنیازی کە بزانێ ئایا لەگەڵ سەربازەکانی ئێرە بمێنێ یاخود تەمویان بەجێ بهێڵێ. خوداوەندەکان دیاریان خست کە لەبێ لێرە بمێنێ. بەم پێ لەشکرەکە بوو بە سێ بەش. ئەرکادی و ئاخەیی 4000 کەس دەبوون. اینجا 1400 تۆپلێت لەگەڵ خریستۆفۆس بوون، سەرباری 700 چەکداری سووکی تراکی کە لە کاتی خۆیدا کلێرخۆسێنا بوونی. لەگەڵ زەینەفوندا 1700 چەکداری قورس و 300 چەکداری سووکە بوو. زەینەفون تاکە کەسێک بوو کە هێزی سوارەی هەبێ کە 40 سوارێک دەبوون. ئەرکادیەکان کەشتیان لە هێراکلی پەیدا کرد و دەرەچن بەنیازیەوەی کە بەسەر بینزەنتومدا دەدەن تا بکرێ تاڵانی لەگەڵ خۆیان بەرنەوە. گەیشتبوونە بەندەری کاڵب. لە شوێنێک لە ناوەندی تراکیادا خریستۆفۆس لە شاری هێراکلی بەڕێگەی زەمینی بەنێو وڵاتی هێراکلیەکاندا ڕۆیشت کە لە سنوور پەڕیەوە بۆ تراکیا، لەوێ بە درێژایی لێوارەکە ڕۆیشت. بەڵام لەوێ نەخۆش کەوت. زەینەفون هەندێک کەشتی دابین کرد و لە نێوان تراکیا و هەرێمی هێراکلی دابەزی، لەوێش بە ڕێگەی زەمینی ڕۆیشت. ئەڵقەی 22 زەینەفون ئەرکادیەکان ڕزگارەکە. چارنووسی هەر بەشێک بەم جۆرە بوو. ئەرکادیەکان بەشەو گەیشتنە بەندەری کاڵپ و بەسەر یەکەم لە دەیاندادا کە 3 میل لە لێوارەکەەوە دوور بوو کە ڕووناکی پەیدا بوو. هەر یەک لە فەرماندەکان هێزێکی بەرەو گوندێک بەرد. ئەگەر گوندەکان گەورە بوونایە هێزەکانیان کۆ کردەوە و بێکەوە هێرشیانە کرد. هەروەها بنکەیان لەسەر گردێکدایانە تا بێتە مەڵبەندی کۆبوونەوەیان و لە ئەنجامی هێرشی کتۆپڕدا هەندێک یەخسیر و گاڕانیان دەستکەوت. بەڵام ئەو تراکیانەی کە هەڵاتن خۆیان گرتەوە و هێزیان ساز کرد و دامەزران. پاشان پەلاماری هێزەکەی سیمکرینیاندا کە یەکێک بوو لە جەنەڕاڵە ئەرکادیەکان. ئەمانە خەریکی گەڕانەوە بوون بۆ سەرگردەکە و تاڵانێکی زۆریان پێبوو تا ماوەیەکی کەم توانیان شەڕ بکەن. بەڵام کە گەیشتنە سەرجۆبارێک تراکیەکان ئەڕایان ماڵین و زۆریان لێ کوشتن. یەکێک لەوانە خودی سیمکرین بوو. سەبارەت بە تیپەکانی تری ئەمدا جەنەڕاڵە تیپەکەی هێگا ساندەر تەنها 8 کەسیمە. یەکێک لەوانە هێگا ساندەر بوو کە بۆی دەرچوو هەڵات. تیپەکانی دیکە هەندێک بێکێشە و هەندێکیان پاش شەڕی سەخت یەکتریان گرتەوە. پاشەم سەرکەوتنە تراکیەکان هێزەکانیان لە یەک شوێندا کۆ کردەوە و بەرەبەیان بە باوەڕێکی توندەوە دەوری گردەکەیان گرت. سوارە و چەکدارە سووکەکان لە گەشت لایەکەوە هاتن لە پەلاماردانی ئەرکادیەکاندا خۆیان ئاسوودا بوون، چونکە ئەرکادیەکان یەک تیرەنداز و ڕمپ هاوێژ و سوارەیان نەبوو. ئەبوایە بەغار بڕۆنتاوەکو بتوانن چەکەکانیان بەکار بێنن تا ئەوان دەژوڵانەوە تراکیەکان زوو دەکشانەوە و پەلاماری لایەکی دیکەیانەدا. لایەک برینداری زۆر بوو، لاکەی دیکە یەک برینداری نەبوو. ئەنجامەوە بوو کە ئەرکادیەکان توانای جوڵەیان نەما، تەنانەت لە سەرچاوەکانی ئاویشدا بڕان. لەم بارە سەختەدا داوای گفتوگۆیان کردبوو، لەسەر چەند خاڵێک پێکاتبوون، بەڵام ئەرکادیەکان داوای یارمەتیان کردبوو. گفتوگۆ هەڵوەشایەوە. ئیتر ئەرکادیەکان ئاوەهەیان بەسەر هات. لەو میانەیەدا خریستۆفۆس بە ئاسوودەیی بە لێوارەکەدا چوو تا بەندەری کاپەڵ. زەینەفون بە ڕێگەی زەمینیدا چوو. سوارەکان تووشی هەندێک پیرەمێردی ناوچەکە بوون، هێنایانن بۆ لای زەینەفون کە پرسیاریان لێکرا هەواڵی لەشکرەکەیان بیستووە، وتیان وا لەسەر گردێک چواردەوریان گیراوە. زەینەفون ئەم پیاوانەی دەست بەسەر کرد تا و کولەکاتی پێویستدا بە کەڵکی بێن.
پاسەوانی دانا و کۆبوونەوەی بە سەربازەکان کرد و دەستی کرد بە قسەکردن. سەربازینە هەندێک لە ئەرکادیەکان کوژراون و ئەوانی دیکە لە سەرگردێک گەمارۆ دراون. بەڕای من ئەگەر ئەوان قەڵاچۆ بکرێن بەرامبەر دوژمنێکی ئاوەها باوەڕ بەخۆ ئاسوودەیی بۆ ئێمەش نامێنێ. باشترین شتەوەیە کە بەهانایانەوە بچین تاوەکو ئەگەر لەوێما بن لە پاڵ ئەواندا شەڕ بکەین و بە تەنها نەمێنن. دەربازبوونمان بە هیچ لایەکدا نییە. ڕێگەی گەڕانەوەش بۆ هێراکلی و ڕێگە بەرەو خریسیۆپۆلیس دوور و درێژە و دوژمنیش نزیکە. ئەمە کورتترین ڕێیەکە بۆ بەندەری کاپڵ دەڕوا کە ڕەنگە خریسیۆفۆس ئێستا گەیشتە بێتە ئەوێ. ڕەنگە بڵێن ئاخر کەشتیمان نییە کە سوار بین و خۆراکمان نەماوە، بەڵام گریمان گەمارۆدراوەکان کوژران. ئەوسا ئەرکەکەمان لە بەندەرەکەدا قورستر دەبێ لە چاو ئەوەی کە هەر ئێمە و خریسیۆفۆس بیکەین. نەخێر، یان بە سەربەرزی دەمرین یانەوە تا کاری مەردانە بە ڕزگارکردنی چەند یۆنانیەک ئەنجام مەدەین. ڕەنگە خواستی ئاسمان ئێمەی گەیاندبێتە ئێرە بۆ ئەوەی چەند لووتبەرزێک ئەوانەی کە خۆیان بە شارەزا دەنواند ئەوانە سەرشۆڕ بکرێن بۆ ئەوەی ئێمە کە بەبێ پرسی خوداوەندەکان دەستمان لەم گەشتە نەدا ئێمە سەربەرز بین. ئێستا دەبێ بە دوام بکەون و هەمی شەوریا بن تا فەرمانەکان بەجێ بگەێنین. تا ئێوارە دەڕۆین ئەوسا ئۆردوگا داوتین. لە کاتی ڕێپێوانیشدا باتی میاسیۆن و سوارەکانی لە پێشمانەوە بڕۆن چاو لا ڕێگەکە بکەن. پاژەم وتارە بەرەو پێشەوە ڕۆیشتن. باڵەکانی هێزەکەی ئاوەڵە کرد و شەکدارە لەش سوکەکانی دەناردە سەربەرزاییەکان فەرمانیدا ئاگر لە هەموو شتێک بەردەن. سوارەکان لەسەر بەرزایی و لەسەر باڵەکاندا هەموو شتێکیان سووتان. تەنانەت تێزە سەرکێکەش هەمان شتیە کرد وەک ئەوەوە بوو لەشکرێکی سل بەڕێوە بێ. کە کاتی خۆی هات بە سەرگردێکدا هەڵگەڕان و ڕەشماڵیان هەڵدا. ئەگری ئۆردوگای دوژمن 4 میل دوور بوو. ئەوانیش ئەگرێکی زۆریان هەڵگیرساند. کەنان خورا فەرماندرا ئەگرەکان بکوژێننەوە. شەو پاسەوانیان بڵاو کردەوە بەیانی زوو بە شێوازێکی جەنگی ڕیزیان بەست و پێشڕەویان کرد. سوارەکان زوو گەیشتنە سەرگردەکە. نە دۆستی لێمابوو نە دوژمن. ئەوەی بینیان تەنها هەندێک ژن و مناڵ و پیرەمێرد بوو لەگەڵ هەندێک مەڕ و گابەجێما بوون. سەرەتا تێنەگەیشتن چی ڕوویداوە، بەڵام کە پرسیاریان کرد وتیان تراکیەکان بە شەو کشاونەتەوە دواوە و یۆنانیەکان بەلایەکدا ڕۆیشتون کە نازانین. کە پیاوەکانی زەینەفون ئەمەیان بیست ژەمانانێکیان خوارد و زوو بەڕێکەوتن تاوکو لە بەندەری کاڵب بیان کردنەوە. لە ڕێگەدا شوێن پێی ئەرکادیەکانیان بینیەوە کە گەیشتنەوە یەک پێکگەشانەوە و بە چەشنی برادەر بۆ یەکتر چوونەوە. ئەرکادیەکان لە پیاوەکانی زەینەفونیان پرسی بۆچی ئاگرەکانتان کوژاندەوە. ئەو ماندی دواتێگەیشتین کە بە شەو هێرش دەکەن. دیارە دوژمن بە هەمان شێوە تێگەیشتووە. هەرو کاتەش بوو کە چۆڵیان کرد، بەڵام کە ئێوە پەیدا نەبوون وامانزانی بۆ دەریا کشاونەتەوە. ئیتر ئێمەش بڕیارماندا کە بەجێ نەمێنین. لەشکر دەبێتە یەک و ئاڵۆزی لە پەیداکردنی خۆراکدا. بۆ ڕۆژە ئۆردوگایان لای بەندەرەکەدانا. ناوچەکە پێوترا تراکیای ئاسیاوی. ئەو ناوچانە گرێتەوە کە لە سەرچاوی یوکسین هەتا هێراکلی. ئەگەر کەشتی لێرەوە بە پاڵدەف بڕوا لە بینزەنتوم تا هێراکلی ڕۆژێکی تەواویەوێ. لەو میانەیەشدا هیچ شارێکی یۆنانی و شاری هاوپەیمانی لێ نییە، تەنها تراکی و بیسینی نەبێ. ئەمانەش ڕافتاری باش لەگەڵ هیچ یۆنانیەکدا ناکەن ئەگەر بکەوێتە بەردەستیان. بەندەری کاڵب لە نیوەڕەی نێوان بینزەنتوم و هێراکلیە. پارچە بەرزاییەکە هاتۆتە نێو دەریا و ڕۆخەکەی هەورازێکی زۆر تیژە. نزمترین ڕۆخی ڕووبەرەکەی 20 فاتۆمە بێ. گردنی بەرزاییەکەش کە بە دەشتەکەیە گەیەنێ 400 پێ درێژە. پانێکەشی جێکەی 10,000 کەسی لەسەرە بێتەوە.
بەندەرەکە ڕاستەوخۆ لە ژێر بەرزاییەکەدایە، ڕووی بەرەوخۆراوایە، کامیاوێکی باشی لێیە. داری سوتەمەنی و قەدی داری گەورە کە بە کەڵکی دروستکردنی کەشتی بێن لەوێدا زۆرن، چیا هەن لە دووری 2 میل. زەویەکەش خاکێکی نەرمی بێبەرد و شاخ و ڕووتەنە. تەنیشتەکانی دارستانێکی چڕن بە درێژایی 2 میل. هەروەها ناوچەکەی دەوروبەری زەنوێر و کۆمەڵی گوندیاوەدانی لێیە. گەنم و جۆ و کونجی و هەنجیر و کۆمەڵێک داری میوە کە شەرابی باشیان لێ دروستەکرێ و هەموو شتێکی لێبوو، تەنها زەیتون نەبێ. وڵاتەکە ئاوەها بوو. ئەوان نەیانویست لە نزیک قەڵاکە دابەزن، نەبا داوا تێبگەن کە دایانەوێ شارێک بۆ خۆیان بدۆزنەوە. سەربازەکانی ئەم لەشکرە بەهۆی سەرڕۆییان نەبوون بە سەرباز، بەڵکو ناوبانگی کۆرشیان بیستە بوو کە پیاوێکی بەخشندە و دەستکراوەیە. هەندێکیان دەست و پەیوەندیان لەگەڵ خۆیان هێنا بوو، هەندێکیشیان پارەیان لە شمەکی گەشتەکە خەرج کرد بوو، هەندێکیشیان خزم و کەسیان بەجێ هێشت بوو بە ئومێدی پارە، چونکە بینی بویانەوانی کە لەگەڵ کۆرش کار دەکەن دەستکەوتێکی باشیانە بێ. ئیتر کە ڕێگەی دووریانە کوتایەوە بۆ یۆنان هەستیان بەما کرد. لە بەرەبەیانی ڕۆژی دووەمدا پاش یەکگرتنەوەی دووهێزەکە زەینەفون قوربانیەکی کرد بە ئومێدی گەشتێکی لەشکرەکە بۆ دەرەوەی ئۆردوگا. مەسەلەکە ناچاری بوو، دەبوایە خۆراک پەیدا بکەن و مردوەکانیش بنێژن. کە نیشانەکان باشیان پیشاندا، ئەرکادیەکانیش لەگەڵی چوون. تەرمەکان 5 ڕۆژ بوو کەوتبوون. ئیتەراوایان پێکرا کە کۆیان بکەنەوە و بە باشترین شێواز بیان نێشن. ئەوانەی دۆزرانەوە نیشانەی تایبەتیان بۆ دروستکردن. اینجا گەڕانەوە بۆ ئۆردوگا و ژەمێکیان نان خوارد و شەودا هات. ڕۆژی دواتر لەسەر داوای کاپتنەکان کۆبوونەوەیەک بەسترا. ئاگاسیا سیستی ماڵفی و هیەڕۆنمۆس و ئاڵێن بڕیاریکیان سەپاند کە لەمە و دوا هەر کەسێک پێشنیازی لەتکردنی لەشکر بکە دەبێ بکوژرێ و دەبێ لەشکر بگەڕێتەوە شێوازی پێشووی، کۆنا جانڕاڵەکان بگەڕێنەوە سەرکار. لەم کاتەدا خریسیۆفۆس بۆی خواردنی دەرمانێک لە کاتی تادا مردبوو. ئیتر نیۆنی ئاسین جێگرتەوە. پاش سەپاندنی ئەم بڕیارە زەینەفونم قسانەی کرد. سەربازەکان، وا دیارە ناچارین گەشتەکە بە پێتەواو بکەین، چونکە کەشتی دەست ناکەوێ. دەبێ ئێستا دەست پێ بکەین. خۆراکمان نییە و ناتوانین لێرە گیر بین. لەم پێناوەشدا قوربانیەک دەکەینە خێر و ئێوەش دەبێت لە جاران ئامادەتر بن بۆ شەڕ، چونکە دوژمن باوەڕی بە خۆی پەیدا کردووە. لەسەر دەستی فالگر ئەلیکسیۆنی ئەرکادی جەنەڕاڵەکان قوربانیکیان گێڕا. سیلانۆسی ئەمبراکیە کەشتێکی بەکرێک گرتبوو گەڕا بۆ ماڵی خۆی. قوربانیەکە بەنیازی گەڕانەوە بوو، بەڵام نیشانی باشی پیشان نەدا. ئیترە و ڕۆژە پاڵیاندایەوە. هەندێک لەوانەی کە لە ڕوویان هاتبوو بڵێن زەینەفون دەیەوێت شارێک بدۆزێتەوە، بە فالگرەکەیان وت کە بڵێن نیشانە ئاسمانیەکان بە کەڵکی ئەم گەشتە دێن و دەبێ بڕۆن. جا بەهۆی ئەوەی کە هەموو کەسێک بۆی هەبوو تەماشای قوربانیەکان بکە، زەینەفون هەندێک فالگەرەوەی هێنا تەماشای قوربانیەکان بکەن. ئەگەر چی 3 جار قوربانی کرا، بەڵام نیشانی باشی پیشان نەدا. سەربازەکان بێزار بوون، چونکە ئەمتفاقا هەیان بوو بەشی هیچی نەکرد و خۆراک لە نزیکانە دەست نەدەکەوت. پاش ئەمە دیسان کۆبوونەوە بەسرا و زەینەفون گوتاری ئاراستەکردن. برادەرەکانم، وەک دەبینن نیشانە ئاسمانیەکان ڕێگە نادەن بڕۆین و خۆراکی ژوا لە بڕاندایە، بۆیە وابزانم دەبێ هەر ئێستا قوربانیکی دیکە بکەین. یەکێک کەستایە سەر پێوتی نیشانە لەبەر هەر هۆیەکی باش ئاوەها دەرەچن. هەردوێ نەبیسمان کەوا کلیندەر حکومڕانی بینزەنتوم بە کەشتێکەوە دێ بۆ ئێرە. هەموو ڕایەنوا بوو کە بمێنن، بەڵام هەر دەبوو دەرچن خۆراک پەیدا بکەن. ئەم جارە 3 قوربانیان بەنیازی دەرچوون کرد، کەچی نیشانەکان باش نەبوون. ئەمجا سەربازەکان هاتنە لای ڕەشماڵی زەینەفون و بێزاریان دەربڕی کە خۆراکیان دەست ناکەوێ، بەڵام زەینەفون ڕەتی کردەوە کە بەبێ نیشانە ئاسمانیەکان ڕابەرایەتیان بکە بۆ گەشتێکی لەو جۆرە. ڕۆژی دواتر قوربانی کرا لەبەر ئەوەی هەموو مەراقیان بوو لەشکر کۆبەوە.
ئاژەڵەکان نیشانی باشی نەدا و جانڕاڵەکان ڕابرایەتی هەڵمەتەکەیان نەکرد. واشار کۆبوونەوەیان بەست کە زەینەفون لەوێدا وتی ڕەنگە دوژمن بەهێزێکی گەورە بۆمان دانیشتە بن، جا گەر بارگەمان لە شوێنێک قایم بکەین و بە شێوازێکی جەنگی بۆیان دەربچین ڕەنگە ئەوسا ئاسمان ڕێگە بدا. کە سەربازەکان ئەمەیان بیست یەکسەر هاواریان کرد کە پێویست ناکە بارگە بگوازینەوە، بارە ئێستا قوربانیەکە بگێڕین. بەرخیان نەمابوو ئیتر چەنگایەکی لاوازیان کڕی. زەینەفون کلینۆری ئەرکادی دەنگدا ئەگەر نیشانەکان باش بن یەکسەر دەرەچن، واش هەر نیشانەکان باش نەبوون. نیۆن جێگەی خریستیۆفۆسی سەرلەشکری کردبەوە کە پیاوەکانی بەم حاڵەتدی ویستی شتێک بکە. پیاوێکی لە هێراکلی هێنا گوایە شارەزای چەند گوندێکە و وتی ئەوەی ئارەزوو دەکا باساز بێ لەگەڵ ئەم ڕێبەرە بچێتە و گوندانە. ئەوسا 2000 پیاو ساز بوون. ڕەمی کورت و جۆرەها تێلیس و کیسەیان لەگەڵ خۆیان برد کە گەیشتنە گوندەکان بۆ کۆکردنەوەی خۆراک بڵاو بوونەوە. تووشی سوارەکانی فەرنا بازوز بوون. ئەوانە بۆ یارمەتی بیسینیەکان هاتبوون تاوەکو ڕێ لە یۆنانیەکان بگرن ئەگەر بۆیان بکرا و نێڵن بگەنە فریاگا. ئەم سوارانە بەلانی کەمەوە 500 یۆنانیان کوشت و ئەوانی دیکە هەڵاتن بۆ چییە؟ یەکێک لە هەڵاتوەکان گەیشتەوە ئوردوگا و خەبەرەکەی ڕاگەیان. زەینەفون یەکسەرگایەکی لە عەرەبانەکە هێنایە دەرەوە چونکە هیچی دیکەی نەمابوو بۆ قوربانی. پاش قوربانیەکە بۆ ڕزگارکردنی پیاوەکان کرا کەوا تەمەنیان لە 30 ساڵ زیاترە بوو. کەوتنە ڕێ و زیندووەکانیان کۆ کردەوە و گەڕانەوە بۆ ئوردوگا. ڕۆژ ئاوا بوو. یۆنانیەکان لەو پەڕی خەم بوون. نانی ئێوارەیان ساز کرد و